هەواڵان و هاوڕێیانی هێژا تکایە هەر کامتان لە جێگەی خۆتانەوە ئەم لایڤە شێرکەن بۆ ئەوەی بتوانین زۆرترین بینەرمان هەبێت. تکایە چونکو من ئەوە چەند جارە ئەکاونتەکانم دائەخرێت، هەر دوای لایڤەکان ئەکاونتەکەم دائەخرێت، لەبەر ئەوەی تکایە با زۆرترین شێرمان هەبێ و زۆرترین کۆمنت و زۆرترین لایکمان هەبێت بۆ ئەوە ئەکاونتەکە دانەخرێت و ڤیدیۆکەش ڕپۆرت نەکرێت. تکایە ئۆکەی هاوڕێیان، ئەم ئەکاونتەی من بیستان ئەکاونتێکی تازەیە، چونکو ئەوە سێمین جار چوارەمین جارە ئەکاونتەکانی من دەسووتێنرێن. ئەومان بینەری زۆرمان نییە، بەڵام ئەگەر هەر کەسێک لە لای خۆیەوە لایڤەکە شێر کات دەتوانین بینەری زۆرترمان هەبێت. بابەتەکەی ئەم شەومان هەرچەند ئەم بۆ خۆم بەڕاستی زۆر نەخۆش بووم، یەک چونکو بەڵێنمدا بوو و چونکو بە بەرپرسیارەتی ئینسانی و وەکو ژنێک هەست بەو بەرپرسیارەتیەکەم کە لەسەر ئەم بابەتە بەڕاستی قسە بکرێت. من دوێنێ ڕامگەیاندووە کە هەر کەسێک پێی خۆشە دەتوانێت، هەر هەواڵێک هەر هاوڕێیەک پێی خۆشە دەتوانێت لەم لایڤەیە بەشدار بێت و ڕاو بۆچوونی خۆی سەبارەت بەم بابەتە بڵێت. یەک خولەک مەجای من بدەن با من بتوانم ئەم ڤیدیۆ لە هینەکەی خۆشما لە پەیجەکەی خۆشما ئەو بکەم شێر بکەم. تکایە تۆزێک مەجالم بدەن و بوەستن. زۆر باشە هاوڕێیان، هەواڵانی هێژا، وەکو دەزانن ئەوڕۆ ئەزمموی ڕۆژئاوا وەکو یەکەمین و سەرکەوتووترین ئەزمموونێکی دموکراتیک، ئەزمموونێک کە لە ناویدا موزاییکی گەلانە، هاوڕەنگی و ژیانی هاوسەنگی گەلانی جیاواز و ئاینە جیاوازەکانی تێدایە بۆ یەکەم جار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەم ئەزممونە ئێستا لە هەموو لایەکەوە هێرش دەکرێتە سەری، یەک لەلایەن خلافەتی نیو عوسمانیەوە لە تورکیا، تەنانەت لەلایەن کوردەکانیشەوە، ئەو کوردانەی کە چەندین ساڵە 100 و چەند چارەکە سەدەیەکە بە ناوی کوردایەتی چێتی، بە ناوی ناسیۆنالیزمی کلاسیک خەریکن قڕ دروسەکەن بۆ ئەو کۆمەڵگا، قڕ دروسەکەن بۆ میلەتی کورد و چەندین جار کوردیان بە پەنداوە بە خۆیانەوە بە ناسیۆنالیزمی کلاسیکەوە و هەروەها پیاوانی ئاینی کە لە منبەری مزگەوتەکانە سەدان ساڵە لە منبەری کوردستانەوە، لە منبەری شارەکانی کوردستانەوە دوژمنایەتی کورد دەکەن، لە منبەری شارەکانی کوردستانەوە بانگخوازە ئاینیەکان دوژمنایەتی بەرژەوەندی ئەو میلەتەکەن و چەندین جارە دەست لە ناو دەستی ناسیۆنالیستی کلاسیک، دەست لە ناو دەستی ئەوانەی کە ڕۆژانە کوردایەتیمان پێ ئەفرۆشن، بە سەدان ساڵە ئەم میلەتە بە پەنادەن، بە سەدان ساڵە. بە سەدان ساڵە خوێنی هەزاران ڕۆڵەی ئەم میلەتە پێشێلەکەن، بە سەدان ساڵە ئەم میلەتە هەژارە و بەدبەختە و چەوساوەیان کردوتە عروسەکی خەیمە شەبازی، کردویانە بووکە شوشەیە کە کۆکی بکەن و بە هەر ڕێبازێکە، بە هەر شوێنەیەک، بە هەر لایەکە کە ئەوان ئەیانەوێت ئەم میلەتە بەو ڕێگەیدا بچێ. بەڵام
ئەوەی کە تەخت و بەختیانی وێران کردووە ئێستا فەلسەفەیەکە کە دژیان ڕاوەستاوە و ئەو فەلسەفە لە ڕۆژئاوای کوردستان ئەو فەلسەفە لە ڕێگەی شەڕوانانی یەپەگە و یەپەژەوە تەخت و بەختی ناسیۆنالیستی کلاسیکی کوردی تێکدا و تەخت و بەختی پیاوە ئاینیەکانیش خەریکە تێکەدات. ئەمە گەورەترین هەڕقشەیە بۆ ئەوان. بۆیە لە هەموو لایەکەوە هێرشەکەنە سەر، بۆیە لە هەموو لایەک تۆمەتباریان دەکەن، بۆیە لە هەموو لایەک لەیبڵ و بەرچەسب لە شەڕوانانی یەپەژە دەدەن، بۆیە دەستیان خستۆتە گیرفانی ئەردۆغان و نێو عوسمانیەکان بۆ ئەوە ئەم ئەزمونە لە ڕۆژئاوای کوردستان لەبار ببەن و ئەم ئەزمونە تێک بدەن. نزیکی سەدەیەک و سەدە و چارەکێکە، یعنی نزیکی 124-25 ساڵ پێش ئێستا، 124-25 ساڵ پێش ئێستا خەلیفەی عوسمانی بە یارمەتی پیاوە ئاینیەکان ڕۆشت فتوای جیهادی لە مفتی مسلمان، مفتی ئیسلامی لە ئیستانبول وەرگرت و دەستیان کرد بە ژینۆسایدی ئەرمەنیەکان 100,000 نزیکی 100,000 ئەرمەنیان ژینۆساید کرد و زیاتر لە سەدان هەزار ئاشووری و کلدانیان ژینۆساید کرد. زیاتر لە 4,000 ژن و مناڵی ئەرمەنی کە ڕۆشنە نێو کلێساکان، لە نێو کلێسەکان عوسمانیەکان بە زیندویەتی ئاگریاندان بە ناوی سوورەتی فەتح. 124-25 ساڵ پێش ئێستا عوسمانیەکان بە سوورەتی فەتح ئەرمەنیەکانیان ژینۆساید کرد. دوای سەدە و چارەکێک سوڵتان ڕەجەب دەچێت داوای یارمەتی و داوای فتوای جیهاد لە مفتی ئیسلامی دەکات لە ئیستانبول و مفتیەکان فتوای جیهاد دەدەن، دەڵێن ئەمە جیهادە، خوێنیان حەڵاڵە، خوێنی خەڵکی بێگوناهی ڕۆژئاوا، خەڵکی بێتاوانی عەفرین، ژن و مناڵی بێتاوانی عەفرین بە غەزە و بە جیهاد دەزانن. لە 4-5 مزگەوتی کاولۆبووی ئیستانبول ئەڵڵاهو ئەکبەر دەڵێن، دوعای خێر بۆ سوڵتان ڕەجەب دەکەن. کوشتنی میلەتێکی بێتاوان، کوشتنی میلەتێک کە تەنیا هیچ کات ئەم میلەتە شەڕخواز نەبووە، ئەوەی ئەم میلەتە لە هەر حاڵەتێکدا، لە هەر حاڵەت پۆزیسیۆنی ئەم میلەتە، پۆزیشنی ئەم میلەتە لە هەر حاڵەتێکدا پاراستنی ڕەوا بووە. نە دەستی بۆ مافی کەس درێژ کردووە، نە هێرشی کردووەتە سەر هیچ وڵاتێک، نە قەوارە و سنووری هیچ وڵاتێکی تێکداوە. 4-5 مزگەوت لە تورکیا بانگەوازی فەتح و جیهاد و غەزە بۆ ڕۆژئاوا لێ ئەدەن. دوای سەدە و چارەکێک دیسان نەوەی عوسمانیەکان، نێو عوسمانیەکان فتوای ژینۆسایدی کورد ئەکەن لە ڕۆژاوا، فتوای لە ناوبردنی میلەتێک ئەکەن کە هیچ خراپیەکیان، کە هیچ ناحەزیەکیان بە هیچ میلەتێک و بە هیچ ئاینێک نەفرۆشتووە. اینجا وەکو فارسەکان دەڵێن من از بیگانگان هەرگیز نەنالم کە با من هەرچە کەردان ئاشنا کرد. ئێمە خۆ گلەیەکمان لە عوسمانیەکانی پێش ئێستا نییە، یان لە نێو عوسمانیەکانی ئێستا نییە، لە سوپای ئەردۆغان نییە، لە سوڵتان ڕەجەب نییە. بەڵام و ئەمە با بێینە سەر پیاوەکانی ئەردۆغان لە باشووری کوردستان. مەبەستم جەماعەتی ئیخوان المونافقینە. هاوڕێیان تکایە هەر کامتان ئەم ڤیدیۆ ئەبینن شێری بکەن،
لایک بکەن کۆمنت زۆر دانێن با ڤیدیۆکەمان ئەو نەکرێت با ڤیدیۆکەمان ڕێپۆرت نەکرێت و ئەکاونتەکەی منیشدا نەخرێت تکایە. پیاوەکانی ئەردۆغان لە باشووری کوردستان ئەوانەی کە ناوبانگیان هەیە و کار بۆ ئیخوان المونافقین دەکەن وەکو کەسانێک وەکو مامۆسا عەلی قەراخی و نازام سێحمە و ئەوانەی کە لە چەندین ئاخوڕ دەخۆن، ئەوانەی کە دەستیان لە گیرفانی چەندین لایەنە، لە قەتەرەوە بۆیان دێت، لە لای سوڵتان ڕەجەبەوە بۆیان دێت، لە ئاخوڕی حکوومەتی گەندەڵی هەرێمی کوردستانیش بۆیان دێت. ئەوانەی کە بەردەوام ئەو پیاوە ئاینیانەی کە بەردەوام لە نێوان بەرژەوەندی میلەتی هەژاری کورد، میلەتی چەوساوەی کورد و لە نێوان بەکرێگیراوی و کەواو کەوش لێساندنی دوژمنانی کورد بە ناوی ئیسلامەوە بەردەوام بەکرێگیراوی، بەردەوام دوژمنایەتی، بەردەوام گەلفرۆشی و خاکفرۆشیان هەڵبژاردووە. ئەوانەی کە خەیانەت و بەکرێگیراوی بە بەیعەتی ئیسلامی دەزان و بە فەریزەی دینی دەئەنێن، ئەمانە وەکو گەماڵ بۆ سوننەیەکی ئاژاوە گێڕی بورمایی و فەلەستینی و غەزەیی و چیچانی هەڵ ئەلەرزن و هەڵ ئەکڕوزێنەوە و ئەلوورێنن بۆ خۆ خەڵکی ئەفرین لە 90% موسڵمانن. ئەی بۆ فتوایەک لە دژی موفتیەکانی ئیستانبول دەرناکەن؟ بۆ ناڵێنەوانش موسڵمانن؟ بۆ کوشتاری خەڵکی بێتاوان بە غەزە و بە جیهاد لە قەڵەم ئەدەن؟ یعنی بێحەیایی تا ئەو ئاستە، بێشەرمی تا ئەو ئاستە، بێدەموچایی تا ئەو ئاستە بەڕاستی نەوبەرە، بەڕاستی نەوبەرە. اینجا دێن لەسەر شاشە خۆفرۆشەکانی هەرێمی کوردستان مناقشەی ئەوەکەن کە ئایا شەڕوانان لە ڕۆژئاوای کوردستان شەهیدن یان شەهید نییەن، و خەریکن تئۆریزەی هێرشەکەی ئەردۆغانەکەن کە ئەردۆغان مافی خۆیەتی سنوورەکانی خۆی بپارێزێت. کام سنووری بپارێزێت ئاخر؟ گەورەترین کێشەی میلەتی کورد، گەورەترین کێشەی ئەم میلەتە بەدبەختەی ئێمە ئەوە بووە بە درێژایی مێژوو جاش پەروەر بووە، بە درێژایی مێژوو کوردستان لانکەی بە کرێگیراو بووە، بە درێژایی مێژوو میلەتی کورد بە کرێگیرا و دوژمن و جاشەکانی پەروەردە کردووە، دەستی بەسەریانە کێشاوە. جمعانە بە هەزاران ئینسانە چنە مزگەوتەکانی و گوێ لەو پیاوانە ئەگرن کە بەردەوام بە درێژایی مێژوو بەرژەوەندیەکانیان فرۆشتوون. ئەگەر ئەو میلەتە میلەت بێت، ئەگەر ئەو میلەتە میلەتێک بوایەت کە خاوەنی کرامەتی خۆی دەرکەوتایە، کە خاوەن خوێنی مناڵەکانی خۆی دەرکەوتایەت، ئەبوایە کلکتانی بگرتایە وەکو کرمێکی پیس هەتا قەتەر و ئیستانبول و سعودیە فڕێتانی بدایەت. ئەگەر میلەتێکی کورد میلەتێکی بەڕاستی خاوەن ئەمەک بوایە و ئەمەکی بناسیبایە و خاوەن بەهاکانی خۆی و بەرژەوەندی خۆی دەرکەوتایەت، ئەبوایە پیاوی ئاینی ئەو پیاوانە کە بەرگری لە ئەردۆغانەکەن بە درێژایی مێژوو، بە درێژایی مێژووی کورد بەرژەوەندی کوردیان فرۆشتووە، میلەتی کوردیان فرۆشتووە بە بەیعەتی ئیسلامی، بە فەریزەی دینی. دەمێکی درێژ بوو ئەبوایە ئێوە جێگەتان نەبوایە لەم وڵاتەیە، جێگەتان لە نێو ئەم وڵاتەیە ئەبوایە نەبوایە، ئەبوایە مزگەوتەکانی کوردستان چۆڵ بووە، یان ئەبوایە مەلایەک خوتبە بۆ میلەتی کورد بخوێنێت کە دان بە بەرژەوەندی ئەو میلەتە چەوساوە کە لە هەموو لایەکەوە هێرشەکرێتە سەری، لە هەموو لایەکەوە هێرشەکرێتە سەری، خوێنی بە حەڵال دەزانرێت لەلایەن ئیسلامیەکانەوە.
خۆ من ئاگام لە دنیاە تەماشاکەم لە هەموو لایەک شێخەکانی عەرەب لە هەموو لایەک مەلاکان مەلا سونەکان بە تایبەت هێرشەکەنە سەر ڕۆژاوە هێرشەکەنە سەر ئەزمموی ڕۆژاوە حمایەت ئەکەن بەرگری ئەکەن پشتگیری ئەردۆغانەکەن بەڵام بۆ پیاوە ئاینیەکانی کورد ئەمەکەن میلەتی کورد ئەگەر میلەتێکی بەڕاستی بەغەیرەت بوایەت ئەبوایە ئەمانەی دەمێک بوو هەل کردبایەت ئەبوایە ئێوە ئێستا جێگەتان نەبوایەتەوە لە کوردستان ئەبوایە ئێستا ئێوە ئەوەندەی زەڕە مسقالێک هەستان بە ئاسایش لە کوردستانە نەکردبایەت ئەبوایە هەر پارچەیەکتان کەوتا دەدەست ئینسانێکی کورد بە ناوی سوورەتی فەتح نێو عوسمانیەکان سوڵتان ڕەجەب بە سوپایەکەوە هێرش دەکاتە سەر کانتۆنێکی بچکۆلەک کە هیچ کێشەیەکی هەتا ئێستا بۆ هیچ وڵاتێک نەبووە بە ناوی سوورەتی فەتح و ئەزانن ئیسلام بە درێژایی مێژووی خۆی لە فەتحەکانی خۆیدا لە فتوحاتی خۆیدا چی کردووە وازان چه خێرێکی بۆ بەشەریەت بووە بێجگەل لە تاڵانکردن بێجگەل لە کوشتنی خەڵکی بێگوناح بێجگەل لە هەڵگرتنی ژنانی بێتاوان وەک مولکولیەمین و فرۆشتنیان لە بازاڕەکانی کۆیلەداری موسڵمانەکاندا وازانن فەتحی موسڵمانەکان فەتحی ئیسلامی فتوحاتی ئیسلامی لە مێژووی خۆیدا چی هەبووە بۆ بەشەریەت بۆ مرۆڤایەتی و ئەزانن ئەگەر ئەردۆغان و سوپاکەی دەستیان بگاتە ئەفین دەستیان بگاتە ڕۆژئاوا چی بەسەر میلەتی کووردا ئەهێنن چی بەسەر ژن و مناڵی بێگوناحی کووردا ئەهێنن وەکو زۆر جار بەسەریان هاتووە وەکو لە حەڵەبجەیە بەسەریان هات وەکو لە ڕۆژهەڵاتی کوردستان بەسەریان هات وەکو ئەنفال کریان وەکو دێرسیم بێجگە لە ماڵ وێرانی و ماڵ سووتاندن و مناڵ کوشتن و ژن سووتاندن و مناڵ سووتاندن و دزی و تاڵان و دەستدرێژیکردنە سەر کچانی منداڵ و فرۆشتنی کچەکان و ژنەکانی کورد بە عەرەبە شێخنشینەکان وازانن لە فەتحی سوڵتان ڕەجەبدا چییە بێت لە ئەفرین ئەمانەی کە پێیەکیان لە قەتەرە پێیەکیان لە ئیستانبولە و هەفتەیە جارێکیش لە تەلەڤیزیۆنی بە کرێگیراوی فاسدی تەرەتەیە پرۆگرامی دینیان هەیە لە تەلەڤیزیۆنی تەرەتەیە پرۆگرامی دینیان هەیە لە حکوومەتی هەرێمیش دەخۆن پێ لە خوێنی هەزاران کچ و کوڕی ئەم میلەتە بەدبەختەوەکەن و بەیعەت بە ئەردۆغانە دێن ئەو ئەردۆغانەی 10,000 دادوەر و پارێزەر و ڕۆژنامە نووسی لە زیندانەکانیدایە ئەو ئەردۆغانەی کە ئێستا بەحسی ئەوەکە لە پەرلەمان مناڵی 9 ساڵان بدا بەشوو خەریکە بە ڕەسمی بە یاسایی سێکسکردن لەگەڵ مناڵێکی 9 ساڵان بە یاسایی ئەکات ئەی خاتە نێو قانونیەوە ڕێفراندۆمەکەی پارەکەی بۆ یاسای بنەڕەتی بۆ ئەمانە بوو و ئەمانە پیاوەکانی ئەردۆغانن لە کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان هەنەمانە ئەمانەی لە حکوومەتە فاسدەکەی حکوومەتی هەرێمی کوردستانیش نانەخۆن دەستیان لە باخەڵی ئەوانیشە پشتگیری ئەوانیش ئەکرێن دەست و پێیان بە هەموو شێوەیەک لە کوردستان کراوەیەک بۆ دژایەتیکردن دژی بەرژەوەندەکانی ئەم میلەتە چەوساوە بە گەزی خۆیان وڵاتە پێون بەڵام ئەوەی کە لە لای من گرینگە بۆ ڕاسیزمی کوردی بۆ ڕاسیزمی کوردی ئەوانەی کە ڕۆژانە کوردایەتیمان پێدەفرۆشن فاشیزمی کوردیمان پێدەفرۆشن بۆ ئێستا دەستیان خستووەتە نێو دەستی پیاوە ئاینیەکان و ئەخوان و المنافقین و دژایەتی ئەزمموی ڕۆژئاوای کوردستانەکەن
هۆکارەکانی چییە؟ ئەمە خاڵە گرنگێک هەیە لە مێژووی کورد. ناسیۆنالیزمی ساختە و فاسدی کوردچێتی کوردایەتی چێتی بە تێکەڵاوی لەگەڵ گوتاری دینی بە تێکەڵاوەتی لەگەڵ پیاوە ئاینیەکان لە ژێر ڕێبەرایەتی شێخ و مەلا و ئاغا و دەرەبەگ و سەرۆک عەشیرە نەیان هێشتووە ئەم میلەتە سەر لە گوێزیا بکات. لە هەر شوێنەیەک لە هەر هەلومەرجێکی مێژووی بەرژەوەندەکانی ئەم میلەتەیان فرۆشتووە بۆ بەرژەوەندەکانی خۆیان. بەڵام ئەوەی کە لە لای منەوە گرینگە ئەو ئەزمونەی کە لە ڕۆژئاوای کوردستان هەیە ئەزمونێکە کە ئەوان هەست بە مەترسی ئەکەن بەرابەرم ئەزمونە. بۆ لەو ئەزمونەیە ئەزمونێکە هەموو نەتەوەیەک بە ئاشتی تیا بژیت، مافی هەموو نەتەوەیەک تیا ڕعایەت بکرێت، دان بە مافی هەموو نەتەوەیەک، دان بە مافی هەموو ئاینێکدا بنرێت. یەک دقیقە هەواڵە من هینەکەم دابەزیوە. شارژم نەماوە. بۆ ڕۆژئاوا بۆتە چقڵی چاوی ڕاسیزمی کوردی و ئیسلامی سونە و ئیسلامی ئەخوان المنافقین. بۆ ئەو هەموو تۆمەتە بۆ بە هەموو لایەکە ڕاسیزمی کوردی و تەنانەت ئیسلامیزمی کوردی لە هەموو لایەکەوە هێرشەکەنە سەر شەڕوانانی یەپەگە و یەپەژە و ئەزمموی ڕۆژئاوای کوردستان. تایبەتمەندیەکانی ڕۆژئاوای کوردستان چین کە ئەم مەترسیە گەورەیان بۆ ڕاسیزمی کوردی و ئیسلامی سیاسی لە کوردستانە دروست کردووە. فرەڕەنگی و موزاییک بوون و پێکەوە ژیان، سیستەمی سیاسی و ئابووری سیکۆلار، نەبوونی جیاوازی ڕەگەزی واتە کۆیلەکردنی ژن لە سیستەمێکدا کە ژن تێدا کۆیلە نییە، کە ژن هاوشان، هاو ئاهەنگ، هاوڕێ، هاوسەنگەری پیاوەکانە، شەڕ ئەکا بۆ هەموو مافەکانی خۆی، هەنگاو بە هەنگاوی پیاوەکان، هەنگاو بە هەنگاوی شەڕوانانی پیاو، بە خوێن، بە گۆشت، بە ئسقان، بە باوەڕ بەهاکانی خۆی ئەپارێزە و 4 ساڵە شەڕ دژی درڕندەترین هێز و خلافەتی ئیسلامی تەرۆریست دەکات. ژنانێک کە فەلسەفەیەک کە ژنانی لە ڕۆڵی کلاسیکی ناسیۆنالیزمی کلاسیک و لە ڕۆڵی ئاینی هێناوەتە دەر و ژنی کردووە بە هێزێک کە خاوەن کەسایەتی بێت، کە هێزێک خاوەن بڕیار بێت، هێزێک کە بەرگری لە مافەکانی خۆی بکات، شەڕ بۆ مافەکانی خۆی بکات و بە گۆشت و خوێن و ئەسقان و باوەڕی خۆی مافەکانی خۆی بەدەست بێنێت. ئەم بەرابەریە، ئەم یەکسانیە، ئەم سیکۆلاربوونەی کۆمەڵگە هەڕەشەیە بۆ سەر ئیسلامی سیاسی، هەڕەشەیە بۆ سەر ناسیۆنالیزمی کلاسیک. چونکو هیچ کام لەم دوو قوتبە، لەم دوو جەمسەرە خۆیان لە سیستەمێکی ئازاد و دیموکراتدا نابینەوە. ڕاسیزمی نەتەوەیی، ڕاسیزمی دینی خۆیان لە سیستەمێکی ئازاد و دیموکراتدا نابینەوە بە هیچ شێوازێک. و ینی لەم سیستەما ئەیدی جێگەی لە قاو پچڕاندنی پیاوی ئاینی و نازانم ئاغا و سەرۆک عەشیرە و دەرەبەگ و مەسئولی فلان کۆمپانی و مەسئولی فلان ئیدارە و نازانم فلان مەسئولی حزبی نییە.
لەبەرەوە بۆ ڕاسیزمی نەتەوەی و دینی گەورەترین مەترسی ئەو فاکتەرانەیە کە ئێستا لە ڕۆژئاوای کوردستانە لەم 3-4 ساڵەیە گەشەی کردووە و ڕۆژ بە ڕۆژ ڕووی لە گەشەی فراوانترە. ئەمە وەکو لە سەرەتاوتم یەکەم جارە لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە شاهیدی سیستەمێکی ئاوین، سیستەمێک کە هەموو میلەتێک خۆی تیا ببینێتەوە، سیستەمێک کە هەموو ئاینێک خۆی تیا ببینێتەوە، سیستەمێک کە لە نێویدا نابەرابەری ڕەگەزی نەبێت، سیستەمێک کە تێیدا بەها مرۆڤایەتیەکان تێیدا پارێزراو بن. و ئەمە هەڕەشەیە بۆ سەر هەردوولا، ئەمە بۆ سەر هەردوولا هەڕەشەیە. بەڵام ئەوە کە ئێمە چاوەڕێ بین هاوڕێن هەڤاڵان سیرکن ناسیۆنالیزمی کلاسیک یانی ڕاسیزمی نەتەوەی کورد کە یەکێک لە هۆکارەکانی چەوساندن و دواکەوتن و دۆڕاندنی کورد حتا ڕۆژی ئەمڕۆیە، چونکو ڕاسیزمی کوردی ناسیۆنالیزمی کوردی هەتا ئێستا واتە بەکرێگیراوی، واتە جاشایەتی، واتە فرۆشتنی بەرژەوەندی میلەتێک لە پێناوی بەرژەوەندی حزبیەکان، لە پێناوی بەرژەوەندی عەشایریەکان و بەرژەوەندی بنەماڵەیەکان لە بەرابەر بەرژەوەندی میلەتەکان، لە بەرابەر بەرژەوەندی نەتەوەیی، لە بەرابەر بەرژەوەندی چین و توێژە هەژارەکان. سیرکن واتە ناسیۆنالیزمی کوردی هەتا ڕۆژی ئەوڕۆ بە واتای ڕاسیزمی کوردی و هەروەها ڕاسیزمی دینی ئیسلامی سیاسی لە کوردستان ئەم دوانە و هەروەها سیستەمی سەرمایەداری کە بەردەوام ئەم دوانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو عنسوری ئاژاوە و فتنەگێڕی و شەڕ و نەعەداڵەتی و ماڵوێرانی بەکارهێناوە. کەواتە ئێمە لە پرۆسەی ئازادی، لە پرۆسەی دموکراسیدا، لە پرۆسەی بەرابەریدا، لە پرۆسەی یەکسانی کۆمەڵایەتیدا ئەبێت هیوامان لەم سێ جەمسەرە ببردرێت، ئەبێ ئەم سێ جەمسەرە بخەینە نێو زبڵدانەوە: ناسیۆنالیزمی کوردی، ئیسلامی سیاسی یعنی گفتمان و وتاری ئاینی لە کوردستان، و هەروەها سیستەم و وتاری و سیاسەتی کاپیتالیستی، چون بە بەردەوامی دەستیان لە ناو دەستی یەکدا بۆ بەرژەوەندی ئەم میلەتیان فرۆشتووە. کەواتە ئێمە ناتوانین چاوەڕێی ئەوە بین کە ئامریکا یان رووسیا یان ئەوروپا بەرابەر میلەتێک کە تەنیا میلەتێک بووە 4 ساڵە کچ و کوڕی دەکوژرێن یان بەختەکەن بۆ ئەوەی خلافەتی تێرۆریستی ئیسلامی بنبڕ بکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بووە بە ئاژاوە و بووە بە بەخۆرە لە گیانی ئەوانیشا کە مانگ نییە لە ئەوروپا و لە ئامریکا و لە نازانم وڵاتانی دیکەشە تەقینەوە نەکرێت. کەواتە ئێمە ناتوانین چاوەڕێی وەفاداری سیستەمی سەرمایەداریش بین بۆ ئەوەی ئێمە 4 ساڵە شەڕی دوژمنەکانی ئەوانەکەین. ئەوەی کە ئەوڕۆ ئەبێت خاوەن لە پرۆسەی ڕۆژ ئاوا دەرکەوێت، ئەوەی کە ئەوڕۆ ئەبێت خاوەنی بەهاکانی ئەو سیستەمەی کە لە ڕۆژ ئاوا دروست کراوە دەرکەوێت تەنیا میلەتی کوردن. میلەتی کورد ئەبێت نە تەنیا میلەتی کورد، هەموو ئەو کەسانەی کە بە فارس، بە تورک، بە عەرەب یان هەر نەتەوەیەکی دیکە، هەر ئاینێکی دیکە کە باوەڕی بە ئینسانیەت هەیە، باوەڕی بە ئینسانیەت هەیە، تەنیا ئینسانە ئازادی خوازەکان ئەوانەی کە باوەڕیان بە ئینسانیەت هەیە ئەتوانن خاوەن پرۆسەی ڕۆژ ئاوا دەرکەون. کورد ئەبێت لە هەر 4 پارچەی کوردستان خۆی خاوەن ئەزمموی ڕۆژ ئاوا دەرکەوێت، چون ئەو ئەزمونە بەرهەم و بەهای خوێنی کچ و کوڕەکانی ئەوانە. ئەو ئەزمونە بەهای خوێنی کچ و کوڕی کووردە لە هەر 4 پارچەی کوردستان. کەواتە وەزیفەی ئێمەیە، بەرپرسیارەتی ئێمەیە کە خۆمان خاوەنم ئەزمونە دەرکەوین.
ئەمە وەزیفەی خۆمانە و چیدی ئجازە نەدەین ڕوخسەت بە وتاری ڕاسیزمی کوردی و ڕاسیزمی ئیسلامی ئێخوانی لە کوردستان نەدەین چیدی ئجازەی ئەوەیان پێ نەدەین چیدی ڕوخسەتی ئەوەیان پێ نەدەین وەکو بووکەشوشە ئەم میلەتە کۆک بکەن و بە هەر شوێنێک کە پیان خۆشە بیان بن ئەبێت کلکی ئەمانەی دی بیقرتێنین ئەبێت ئجازەیان پێ نەدەین ئیدی ئەبێت گۆڕەپانیان بۆ ئازاد نەهێڵین حتا ئەتوانین ئەمانە هێندە بچووک بکەینەوە لە نێو بازنەی ئازادی خوازگا لە نێو بازنەی فەلسەفەی شۆڕش و فەلسەفەی بەرخۆدان و فەلسەفەی ئازادی خوازیە کە بۆ خۆیان بتوێنەوە کە هیچ چارێکیان نەمێنێ یان ئەوەی بکەونە بەرەی گەلەوە یان ئەوەی بچن بۆ قەتەر یان ئیستانبول یان سعودیە تەنیا ئەوە چاریان ببێت هەرچەندە ئەوەی کە تورکیا ینی ئەو هەنگاوەی کە تورکیا ناویەتی ڕێک ئەو هەنگاوەیە کە ئەمریکا لە ڤیێتنام نای ئەفرین ئەبێتە ڤیێتنام بۆ دووهەم هێزی ناتۆ چۆن لە ڤیێتنام سوپەر پاوەری ئەسکەری ئەمریکا تێکشکا بە هێز و ئیرادەی گەل ئەبێت لە ئەفرینیش وڵاتێک کە 400,000 ئەسکەری هەیە هێزی ئەسکەری هەیە هێزی سەربازی هەیە وڵاتێک کە دووم هێزی ناتۆیە کە پێشکەوتوترین چەکی ئەڵمانی و ئەمریکایی هەیە ئەوە بۆ خەریکە بۆ 2 هەفتە ئەچێت بۆ 7 و نیوێک ئەچێت لە قوڕی بۆ خۆی گرتوتەوە و ئەفرین ئەبێ ببێ بە ڤیێتنام بۆ تورکیا ئەفرین ئەبێ ببێ بە گۆڕستانێک کە بۆ هەمیشە خەونی نیۆ عوسمانیەکان لە گۆڕ بندرێت ئەفرین ئەبێت ببێ بە گۆڕستانی نیۆ عوسمانی ببێ بە گۆڕستانی فاشیزمی تورکی و ببێ بە گۆڕستانی فاشیزمی عەرەبی و ببێ بە گۆڕستانی فاشیزمی کوردیش ئەوەیش کە زۆر بەلامەوە ئەحمەقانەیە ئەوەیە کەسانێک کە خۆیان بە ینی هەڵوێستەکەی خۆیان زۆر بە ئینسانی دەزانن بە پێی مادەکانی یاسایی نێونەتەوەیی و ئەوانە ئەزانن خۆیان بە پارێزەری مافی مرۆڤ ئەزانن و چالاکی فەدایی کچێک لە گوندێکی ئەفرین بە ئەو دەزان بە ناڕەوا دەزانن بۆ بە ناڕەوای دەزانی بۆ چالاکی فیدایی کچێکی کورد بە ناڕەوا دەزانیت ینی ئەگەر سوپاکانی سولتان ڕەجەب سەنگەری شەڕوانانی ئەفرین بشکێنن یان گوندەکانی دەوروبەری ئەفرین بشکێنن و دەستیان بگاتە شەڕوانانی کچیان کوڕی ئێمە وا ئەزانن چیان بەسەرهێنن و لە قاموسی فەلسەفەی ئاپۆجیە لە قاموسی فەلسەفەی پەکەکەدا وشەیەک نییە بە ناوی وشەی تەسلیم بوون وشەیەک نییە بە ناوی وشەی خۆ بەدەستەوەدان کەواتە دەمتا داخن لە شوێنەیەکدا کە ناتوانن باشترین قسە بکەن خراپترین قسە مەکەن لە شوێنەیەکە ناتوانن هەڵوێستی نیشتمانیتان هەبێ لە شوێنەیە کە ناتوانن هەڵوێستی ئینسانیتان هەبێ تەنیا دەمتان داخن تەنیا دەمتان داخن و هیچ مەڵێن گەل خۆ یەزانێ چی بکات هاوڕێیان
من دوێنێش پێتانم ڕاگەیاندووە کە ئەوەی کە پێی خۆشە حەزەکەم هەر هەواڵێک هەر هاوڕێیەکە پێی خۆشە بەشداری ئەم لایڤە بێت و ڕاو بۆچوونی خۆی باس بکە. زۆر پێم خۆشە، زۆر سەربەرز ئەبم پێی کە میوان بن، میوانی لایڤەکە بن. ئێستا کێ پێی خۆشە؟ من پێم خۆشە وەری بگرم، چاوەڕێی وەڵامتان ئەبم. کۆمنتانێن هاوڕێیان کێ پێی خۆشە لە لایڤەکەیە بەشدار بێت، من ئێستا وەری دەگرم. هاوڕێمانی من قسەم هەیە، فەرموو من ئێستا وەرتان دەگرم و پێم خۆشە قسەی خۆتان بکەن. هاوڕێمانی من ئەو کاتتان باش. سڵاو لە تۆش و لە بینەران و میوانانی ئەم باسی ئێستا. هیوادارم کە دەنگم دێ؟ دەنگتان دێ هاوڕێگان، دەنگتان دێت و خۆشحاڵن بە بەشداریتان و فەرمونون ڕاو بۆچوونی خۆتان. وەکو دەزانن پەیامی ئینەکە چییە، لایڤەکە چییە و ئەوەی ڕاو بۆچوونی خۆتانە لەسەر پەیامی لایڤەکە بێڵێن. سپاس. زۆر سپاس بۆ تۆش. ئەزانم تەوەرەکە دیارە لەسەر شتێکی یەکجار زۆر گرنگە، ئەویش ڕۆڵی کۆمەڵێ مەلاو مفتی لە شۆڕشی کوردستانە، کە شۆڕشی کوردستان دیارە زۆر چەندین دەیە بەڕێوە دەچێت، لە سەدە زیاترێ بەڕێوە دەچێت و هەمیشە مەلاکان ڕۆڵیان هەبووە. جا کەمترین مەلا ڕۆڵی باشیان هەبوو، زۆرترین مەلا ڕۆڵی نێگەتیڤ و خراپیان هەبوو لە شۆڕشەکانی کوردیدا، بۆ دیارە هۆکاری خۆشی هەبووە. جا من پێم خۆشە بەر لەوەی کە بچمە سەرەوە هۆکارە من یەکشە دەبڵێم ئەوەی کە ئێستا دەبینرێت لە کاناڵەکانی کاناڵە تورکیەکان، نازام ناوی چی بوو، تەرەتە بوو چ بوو، شتێکی لەم بابەتانەیە، عەلی قەرەداغی یان چەندانە مەلای دیکە کە هاتوون قسەیان کردو. بەڵێ سێ ئەحمەد، ئێمە جافیەڵێ سێ ئەحمەد. ئێمە ڕێک وەک تۆ ناتوانین بیڵم، بەڵامی تر ئەمانە کە هاتوون قسەیان کردووە و پشتگیریان لە هێرشەکەی تورکیا کردو بۆ سەر ئەفرین. من بەر لە هەموو شتێک باوە بڵێمەوە زۆر زۆر هاوکێشێکی زۆر سادەیە. دەوڵەتی فاشیستی تورک هێرشی کردو بۆ سەر کورد و مەلا تورکەکان ئەگەر بێت و پشتگیری دەوڵەتی خۆیان بگرن، هەرچەند کە کردەوەیەکی زۆر زۆر نامرۆڤانەیە ئەگەر تۆ سەیری بکەیت هەموو بوارێکەوە، بەڵام زۆر زۆر سەیریش نییە گەر تۆ سەیری بکەی ئێ باشە وان پشتی دەوڵەت و لەشکری خۆیانیان گرتووە بەرامبەر بەو کەس بەو نەتەوە یا بەو گەلە یا بەو هێزە کە بە دژمنی خۆیانی دەزانن. لە هەمووی سەیرترەوەیە کە ئەم کۆمەڵە مەلا کوردانەش لە جیادەوەی کە ئەوانە بێن پشتی هێز و گەلی خۆیان بگرن، دەچەند
پشتی دوژمن دەگرن و ئەوە یەکێک لە تایبەتمەندەکانی مەلای کورد بووە لە مێژووی شۆڕشی کوردیدا شۆڕشی ڕزگاری بۆ کوردستان و بۆ نەتەوەکەمان ئەوە دیاردەیەکە کە پێویستە بەرەنگاری ببینەوە بەرەنگار بوونەوەی ئەوە ئەم پێم وایە بەر لە هەموو شتێک ئەرکی کۆمەڵە مەلای دیکەیە کە دیارە هەندێ مەلای باشمان هەیە کە باسی مەلای باش دەکەم مەبەستمەوەی مەلای بە هەڵوێست لە بواری نەتەوەیەوە هەستیان هەیە بۆ گەل و نیشتیمانی خۆیان و دێن قسە دەکەن ڕوبەڕووی ئەم مەلایانە دەبنەوە دیارە ڕاستەوخۆ ڕوبەڕوویان نابنەوە بەڵام کاتی ئەوە هاتووە ئەم مەلایانەش بە شێوازی خۆیان ڕوبەڕوویان ببنەوە بەڵام گەورەترین هێز بۆ ڕوبەڕووی مەلایان هێزی گەلە ئەوە گەلە کە نابێت گوێ بیستی ئەوانە بێ ئەوە گەلە کە نابێت گوێیان لێ بگرێت و بزانن کە ئەمانە نان بە نرخی ڕۆژ دەخۆن هەر کەسێک پوڵ بداتە ناو جیرفانیان ئەوە دێن قسە بۆ ئەو دەکەن و دوژمن ئێستا خاوەنی پوڵ و پارەیەکی زۆرە دەتوانێت هەموو مەلایەک بکڕێ یەک خولەک تەنیا هاوڕێمانی هاوڕێتمان هەیە لێرە کۆمنتێکی زۆر جالبی داناوە بە قەولی خۆمان هاوڕێ هوشەنگ ئەمینی هاوڕێ هوشەنگ ئەمینی یان هاواڵ هوشەنگ ئەمینی ئەگەر پێت خۆشە دوای هاوڕێمانی وەردەگرین و ئەو کاتە دۆکۆمنت و ئارگۆمنت و بەڵگەی خۆت بێنە سپاس دەکەم چون کۆمنتێکی داناوە بۆم جالبە هاوڕێمانی داوە لێ بۆ لێبوونەکەم تکایە ئیتر من پێم خۆشەکە ئەوە وەکو دیاردە پێناسە بکرێت کە ئەرکی نگەتیڤ و نەرێنی مەلاکان لە شۆڕشی کوردیدا قەت نابێت لەبیر بچێتەوە و هێزی گەلە کە دەبێت بەرەنگاری ئەوانە ببێتەوە بە دوو شێوە گەل دەبێت بەرەنگاریان بێتەوە بەرەنگاری یەکەمەوەیە کە هیچ تاکێکی کورد نابێت گوێ لە وتار و گوتارێک بگرێ کە بە دژی خۆیەتی یعنی کاتێک کە مەلایەک دێ قسە دەکات پشتی دوژمن دەگرێت ڕاستە و خۆ بە ئاشکرا ئەو جیهادێک کە ئەوان ڕایان گەیاندووە بە دژی گەلەکەت بۆ داگیرکردنی خاک و نیشتیمانی خۆت بۆ کوشتنی زارۆک و منداڵی هاونەتەوەیەکانت هاو نیشتیمانیەکانت ئەمن پێم سەیرە چێ دەتوانێت پشتیەوە بگرێ ئەگەر گەمژە نەبێت یان خۆفرۆش نەبێت لەو دوو حاڵەتە دەرناچێت هەر کەسێک کە گوێ لە گوتاری مەلا خۆفرۆشەکان بگرێ لەو دوو حاڵەتە دەرناچێت یا گەمژەیە یان خۆفرۆشە دەنا چێ دەتوانێت پشتیان بگرێ حاڵەتی دوو هەمیش بۆ بەرەنگار سێهەم بۆ بەرەنگار بوونەوەیان ئەوەیە کە ئەم مەلایانە نابێت لە کۆمەڵگای کوردەواری ئێمەدا جێگایان هەبێت ئەنی لە هەموو وڵاتێک لە هەموو لە ناو هەموو نەتەوەیەک و لە ناو هەموو گەلێکدا کەسانێک کە نیشتمان فرۆشن کەسانێک کە دژی گەلن کەسانێک کە دژی کۆمەلگای خۆیانن کەسانێک کە دژی بەرژەوەندی نەتەوەی خۆیانن جێگەیان نابێتەوە ناتوان بە ئازادی لە وڵاتەدا بسوڕێنەوە ئەگەر لە باشووری کوردستان دەسەڵاتێکی ملهوڕ و خۆفرۆش و دەسەڵاتێکی نانەتەوەیی و نانیشتیمانی هەیە دەسەڵاتێکی سەر بە داگیرکەرانی تاران و ئانکارا هەیە ئەوان ناتوانە و کارە بکەن بەڵام 5 ملیۆن کورد لە باشوور دەژی ئەگەر تووشی عەلی قەرەداغی بن لە خیابان لە شەقامەکان هەر کەسە و دەبێ بۆ خۆی ڕوبەڕووی بێتەوە و وای لێ بکە کە هەرگیز نەتوانێت بە ئازادی بە شەقامەکانی کوردستاندا بڕوا ئەم مەلایانەی کە پشتی داگیرکەر و ئەو هێزانە دەکەن کە دەست درێژی دەکەنە سەر نەتەوەکەمان و نیشتمانەکەمان و گەلەکەمان و منداڵ و زارۆکی ئێمە بە تۆپ و بۆمباران دەکوژن ئەمانە داهاتووی ئەوان لە دادگای گەلە ئەمانە دەبێت لە دادگای گەلدا چارەنووسیان دیاری بکرێ و تونترین سزا بۆ ئەوانە وەکو خیانەتکارانی نیشتیمانیدا بنرێ و لە هەموو وڵاتێکیش ئاوایە شتێکی سەیر نییە هەر کەسێ بێت و پشتی هاوڕێمانی بەڵێ ئێمە لە ڤیدیۆی دیکەشدا کە لە ئەکاونتەکەی پێشترمە بەڵاومان کردەوە هەر لە دوای ڤیدیۆکە ڕپۆرتیان کرد و تەواو سووتا ئەکاونتەکەم باسی ئەو کەسانەمان کرد کە
بە ناوی ناسیۆنالیزمەوە ینی بە ناوی ناسیۆنالیزمی کوردیەوە بە ناوی کوردایەتیەوە ئەوانیش ئێستا هاودەستی ئیسلامی سیاسی یان ئیسلامی وەکو بڵێن سنەی ئیخوانی خەریکن هێرش ئەکەنە سەر ئەزمونونەکانی ڕۆژاوای کوردستان و تۆمەت و لەیبڵ و نازانم شتیوە لە شەڕمانانی یەپەگە و یەپەژە ئەدەن ینی ئەم دوو جەمسەرە بەردەوام بە درێژایی مێژووی کورد بە درێژایی مێژووی ئەو حرەکەتانەی کە لە نێو کوردستان بۆ لە هەر چوار پارچەی کوردستان ئەم دوو جەمسەرە هۆکاری دۆڕاندن و هۆکاری هەموو چەرمەسەریەکانی کورد بوون کە ئێستاش دیسان لەم هەلومەرجەیە دەستیان داوەتە دەستی یەکتری و خەریکی ئەم بەزمەن لایبەکەی ترە باسی کەسانێکمان کرد ناوی هەندێک کەسمان هێنا بۆ نمونە ناوی پەیمانی حەیدەریمان هێنا ناوی عەلی جەوانمەردیمان هێنا ناوی فڵانە کەس نازانم ئەوانەمان هێنا ینی ئەبێت من ئەوی خۆمم من ئارگۆمنتی خۆمم هێنایەوە من باسی ئەوەم کرد کە بۆچی ڕۆژئاوا لە ڕوانگەی منەوە بۆچی ڕۆژئاوا ئەبێتە مەترسی بۆ ناسیۆنالیزم لە ڕەنگی ناسیۆنالیزمێک کە هەتا ئێستا کورد هەی بووە بەتایبەت ئەوەی لە باشووری کوردستانە هاوڕێ جوامێر هەواڵ جوامێر ئەمن پێم خۆشە بەڕێزیشتان وەربگرم ئەگەر پێتان خۆشە دوای هاوڕێمانی چونکو هاوڕێی دیکە وتی من ئامادە نیم بەشدار بم زۆرم پێخۆشە کە بەڕێستان بەشدار بن ئەگەر ئامادەن کۆمنتێکم بۆ بنووسن تکایە هاوڕێمانی من بۆ چوونەکەی خۆم ئەو کرد گوت لە ڕوانگەی منەوە بۆچی ئەم دوو جەمسەرە دیسان دەستیان داوەتە دەستی یەکتر و دژی ئەزمموی ڕۆژئاوا دەرکەوتون ئەم پێم خۆشە لە ڕوانگەی ئێوەشەوە ئەم قەزیە ببینم بۆ لە بۆ ڕۆژاوای کوردستان بۆتە کێشە و بۆتە مەترسیەکی ئەوە گەورە بۆ ئەم دوو جەمسەرە خۆی لە ڕاستیدا ئێمە دوو جۆر سیاستمان هەیە سیاستێکی دسپۆتیکە کە لە ڕاستیدا ئەم سیاستە دسپۆتیکە بەس تەنیا وەکو کەرەسە و ئامێرێک بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ ویست و خواستەکانی ناو کۆمەلگا بەکاردەهێنرێت و تەنیا مشتومڕێکە لە نێو ئەو کەسانەدا کە دەسەڵات شەیدان یعنی خوازیاری گرتنی دەسەڵات و خوازیاری گرتنە دەستی جەمسەرە ئابوووریەکانی ناو کۆمەلگان ئەمانە کاتێک کە ینی بەرژەوەندی ئەوان لەوەدایە کە کۆمەلگایەکی کپ و کۆمەلگایەکی سەرکوتکرا و بێدەنگ هەبێ بۆی کە ئەوان بتوانن خاوەنی دەسەڵات بن و بتوانن کە کۆمەلگاکە کۆنتترۆل بکەن سیاسەتی دیسپۆتیک لێرەدا بەکەڵک لە بەرامبەر ئەوەدا سیاسەتێکی دیکە هەیە ئەویش سیاسەتێک بەشدارانەی کۆمەڵایەتی و هەرەوەزیە کە ڕیشەیەکی یەکجار زۆر کۆنی لە ناو کۆمەلگا زاگرۆسیەکاندا هەیە کە کۆمەلگا بە شێوەی هەرەوەز بەڕێوە دەچێت و سیاسەتیش واتاکەی زۆر ڕوون و ئاشکرایە ئەویش چۆنیەتی بەڕێوەبردننی کۆمەلگایە هیچ شتێکی دیکە لەوە زیاتر بەدەر نییە لە ڕۆژاوای کوردستانەوەی کە ئەمڕۆ دەیبینین ڕێک ئەم مدلەیە یعنی سیاست پەیوەندی بەوە نییە کە تۆ چۆن بەسەر کۆمەلگادا زاڵبی چۆن دەسەڵاتی خۆت ئەعمال بکەی بەسەر کۆمەلگادا بەڵکو پەیوەندی بەوەیە کە چۆن کۆمەلگایەک بەڕێوە بچێت لەلایەن ئەندامانی ئەم کۆمەلگایە و ئەرکە کۆمەڵایەتیەکان بە چ شێوەیەکدا بەش بکرێن و بەڕێوە بچن ئەم سیاسەتە ئەم جۆرە سیاسەتە زۆر جێگای پەسەند نییە بۆ ئەو کەسانەی کە نارسیزم و نێرگزیا و دەسەڵات شەیداییان تێدا هەیە لەبەر ئەوەی کە ئێمە دەیبینین ئێستا ئەوانەی کە دژایەتی مۆدلی ڕۆژاوا دەکەن ئەوانن کە خولیای دەسەڵاتن شێت و شەیدای دەسەڵاتن شێت و شەیدای سامان و سەروەت و سەرمایەداری خۆیانن و کە ئێستا لە شکلی جیهانیدا زاڵە بەسەر هەموو جیهاندا زاڵە و هەر ئەوەشە ڕاستیەکەی ئەگەر بم هەوێ مۆتیفی هێرشکردنە سەر ڕۆژاوا لەلایەن تورکیا و چاوداپۆشین و بێدەنگەکردنی ئەوروپاش من سیر بکەم ئەوروپا و ئەمریکا سیر بکەم کە بۆچی بێدەنگەی لێ دەکەن هیچ شتێکی دیکە نیە جگەلەوە ئەو مۆدێلی ڕۆژاوا
بۆ ئەوان بۆ هێزە جیهانیەکان جێگای پەسەند نییە و ئەم بەچکە سیاسیانەی باشووری کوردستان و چوزانم ئەنە کەسە و هێندێ ڕۆژهەڵاتی کوردستانیش لە بیر نەچێت ئەوە نییە خەریکم ئەوە دەڵم ئەو مانگیلانەی دەوروبەری پارتی دموکراتی کوردستان کە لە هەر چوار پارچەی کوردستان هەن یعنی پارتی دموکراتی کوردستان بۆ بە کەرەسەیەک بەدەستی تورکیاوە و بەدەستی بەگشتی هێزە گەورە جیهانیەکان بۆی کە لە ناو سیاسەتی کوردیدا جۆرە نزیکبوونەوەیەک دروست بکەن کە ڕێک دەچێتە ئەم کاناڵەوە یعنی دروستکردنی ئەم مۆدێلە کە خەڵک بێدەسەڵات بکە خەڵک لە دەسەڵات دا بماڵێ و دەسەڵات بکەوێتە بەردەستی چینێک یا گروپێکی ئۆلیگارشیەوە و هەر چۆنێک کە پێیان خۆش بێ بە خەڵکی بکەن جا ئەم سیستەمە زۆر بە جوانی ئێمە دیتمان لە باشوور چی کرد سیستەمێک بوو چەندە نەخێڵ توانیان دەسەڵاتی سیاسی بەدەستەوە بگرن هەموو سامانی کۆمەلگا بە گەندەڵی و بە دزی و بە هەموو شتێک ببن بۆ خۆیان لەگەڵ ئەوەشدا خاک و نیشتیمانیش بفرۆشن و هێزێکی چەکداری زۆر ناکارامە و ناکارا پەروەردە بکەن کە بە تەنەکە بە عەرزدادانێک و پخکردنێک باشە 7% دوور دەکەونەوە بەڵام ئێمە دەبینین کە لە ڕۆژاوای کوردستان هێزی بەرگری نیشتیمانی ئەندامانی ئەم کۆمەلگایان کە بەو پەڕی بیر و باوەڕەوە بەو پەڕی فیداکاری و گیان فیداییەوە ئامادەن لە کۆمەلگای خۆیان بەرگری بکەن ئەوە مۆدلێکە کە ئێمە ئەگەر بمان هەوێت لە ڕۆژهەڵاتی کوردستان بیری لێ بکەینەوە هەرگیز و هەرگیز نابێ مۆدلێکی وەکو باشوور دروست بکەین لەبەرەوەی کە ئەگەر مۆدلێکی وەکو باشوور دروستکەین ئێمە جارێک پێشتر ئەزمونمان کردووە من بیرمە کاتێک کە مناڵ بووم مە خەڵکی شاری سەردەشتم شاری سەردەشت پێش ئەوەی کە ئارتێش بگاتەوە سەردەشت لەلایەن پێشمەرگەکانی خۆمانەوە چۆڵ کرا یعنی تەنیا پێشمەرگەیە کە مابەوە هەتا ئاخرین سات کە پێشەوەی کە ئارتێش بگاتە شار پێم وا بێ 30 پێشمەرگەی کۆمەڵە بووم کە مەقەڕەکان 200-300 متر لە ماڵی ئێمە دوور بوون دەنەهاوەی دیکە کەسی تێدا نەمابوو ئەوە ئەم جۆرە ئەم مۆدێلە لە بەرگری لە نیشتمان بەرخۆدان ئەوە هەرگیز ئێمە ناگەیەنێتە ڕزگاری بەڵکو ئەو مۆدلەی کە لە ڕۆژاوا هەیە من پێم وایە کە یەکێک لە جوانترین مۆدلەکانە کە ئێمە فێر دەکا چۆن فیداکارانە بەرگری لە گەل و نیشتیمانی خۆمان لە خەڵکەکەمان لە کۆمەلگاکەمان بکەین بەبێەوەی کە تووشی دزی و گەندەڵی و دیکتاتۆریەکی سیاسی و کۆمەڵایەتی و چوزانم هەموو ئەم شتانە بینەوە ئەگەر ئێمە بمان هەوێت داهاتوویەکمان هەبێ دەبێ بەسەر ئەو شتە جوانانەدا بچینەوە و دەرسی لێوە بگرین زۆر سپاس هاوڕێمانی ئەگەر شتێکی جیاوازتر نییە من مەڵاوی لە ئێوەکەم هیوادارم هەر لێرە بمێنن کۆمنتانن لایکدانن با دیسان ڕپۆرت نەکرێن بەڵام خۆشحاڵ بووم بە بەشداریتان زۆر سپاس بۆ ئەوەی کە کاتتاندانا شانی نییە هیوای سەرکەوتن بۆ ئێوە و بۆ هەموو ئەو هاوڕێیانەی کە بەشدارن زۆر سپاس زۆر هێژا زۆر بەڕێزی کاتێکی خۆش هاوڕێیان ئێستا ئەمن داوام کرد کە هاوڕێیان هاواڵ هوشنگ ئەمینی بەشدار ببێ پێی خۆش نییە کە بەشدار ببێت هاواڵ جوامێر مارابیمان هەیە کە من پێم خۆشە بەشدار بێت هاواڵ کاوە ڕۆژهەڵاتیمان هەیە مەولا مەستمان هەیە کە کوتوویەتی من ناشیرینم ئەگینا بەشدار دەبووم هەواڵگیان ئەو فەلسفەیە ینی فەلسفەی ئینسانی بڕوای بە جوانی یان ناشیرینی یان شیرینی ئەوەی کە تۆ دەموچاوت جوانە یان جوانیە شیرینی یان شیرینیە یان بە چ زمانی قسەکە یان چه ئاینێکت هەیە یان چه فەلسفەیەکت هەیە یان چەند جیهانبینیەکت هەیە یان چه ڕوانگەیەکی سیاسیت هەیە بۆ
بۆ ئەم فەلسفەیە کە ئێمە باسی ئەەکەین گرنگ نیە ئەگەر پێت خۆشە زۆر زۆر خۆشحاڵ دەبین زۆر زۆر سەربەرز دەبین کە بەشدار بیت ئێستا ئەوەڵ جوامێر مارابیان هەوڵ کاوە ڕۆژهەڵاتی کامتان ئامادەن کە ئێستا تکایە کۆمنتم بۆ دانن کێ پێخۆشە کە بەشدار بێت هەواڵانی هێژە هاوڕێیانی ئازیز تکایە بۆ ئەوەی ڤیددیۆکەمان ڕێپۆرت نەکرێت زۆرترین کۆمنت دانێن زۆرترین لایک بکەن زۆرترین شێر بکەن باشە؟ من ئێستا هەواڵێک وەردەگرم هەواڵ جوامێر دەڵێ من ناتوانم هاوڕێیان کێ پێی خۆشە بەشدار بێ لە لایڤەکە هەواڵ کاوە تۆ هەی هێشتا هەی لێرە پێت خۆشە بەشدار بی هەواڵ کاوە کۆمنتێکم بۆ دانێت تکایە هەواڵ لەیلاش لێرەیە هەواڵ لەیلا بەخێر بێی سڵاو ڕێز پێم خۆشە کە بەشدار بن ئەگەر ئامادەن بەداخەوە هەواڵ کاوە تۆ لێرەی هەواڵ جوامێر من تێبینیەکانم نەبینی بەداخەوە ئاگام لە قسە حتمما هەواڵ لەیلا کەی پێتان خۆش بوو پێمان خۆشە هەواڵ کاوە تۆ لێرەی کۆمنتێکم بۆ دانێت تکایە ئۆکەی هەموو دەڵێن هەواڵ کاوە کوانێ هەواڵ کاوە کوانەی کۆمنتێکم بۆ دانێ هاوڕێ بێستونمان هەیە لێرە هاوڕێ بێستون بەخێر بێی حەزەکەم وەرت بگرم و پێم وایە هینەکەمانت بینیوە ئەوەی بابەتەکە بابەتی بەرنامەکەمان لەسەر هێرشی هاوبەشی کەسانێکە کە بە ناوی ناسیۆنالیزمی کوردیەوە بە ناوی کوردایەتیەوە هێرشەکەنە سەر کە جاشی ئەملاولان بە کرێگیراوی ئەملاولان و هەروەها ئەوانەی پیاوە ئاینیەکان پیاوانی ئەردۆغان و پیاوە قەتەریەکان کە لە کوردستانن هێرشەکەنە سەر شەڕوانانی ڕۆژئاوا و ئەزمونەی کە لە ڕۆژاوای کوردستان هەیە
ئەگەر پێتان خۆشە هاوڕێ بێستون من پێم خۆشە و سەربەرزە بم کە بەشدار بن. هەواڵ جوامێر تێبینیەکە چییە؟ تکایە دیسان پێم بڵێوە من ئێستا هاوڕێ بێستون وەردەگرم. هاوڕێ بێستون من ڤیدیۆم نردووە بۆت ئێوارە باش ئەو کاتە باش هاوڕێگیان ئەحواڵ چۆنە؟ هیوادارم تۆ چۆنی گوڵەجان؟ زۆر سپاس دەکەم زۆر سپاس. هاوڕێ بێستون تۆ ئێستا هاتی دەزانم ئاگام لێ بوو کە هاتی بابەتی هینەکەمان پرۆگرامەکەمان بەرنامەکەمان لەسەر هێرشی هاوبەشی ڕاسیزمی کوردی و ڕاسیزمی ئاینی کوردیە، ئەوانەی کە پیاوانی ئەخوانن، ئەخوان المنافقینیان پێ دەڵێ من بۆ خۆ دەزانی ئەوانەی کە بە ناوی پیاوی ئاینیەوە لە مزگەوتەکان لە منبەرەکان پشتیوانی ئەردۆغانەکەن بۆ ئەو فەتحەی کە دەیکات بۆ هێرشانە کە ڕەوای دەکەن لە ڕۆژاوای کوردستان لە ئەفرین، و هەروەها چەند کەسێکیش هەن کە هەمووی پلان بۆ داڕێژرا و بەرنامە ڕیزی کراون بە قەولی ئێمە بە ناوی کوردایەتیەوە دێن ئەو تۆمەت بۆ شەڕوانانی کچی ڕۆژئاوا دروستەکەن، تۆمەت بۆ شەڕوانانی کچی یەپەژە دروستەکەن. بۆ نمونە کەسێکەیە بە ناوی پەیمانی حەیدەری دەڵێ پەکەکە بازرگانی بە کچەکانیەوە دەکات، بازرگانی بە قژی درێژی کچەکانیەوە دەکا و ئەم کەسە پێی وایە خۆی زۆر کوردە یان کوردایەتی بە ئێمە دەفرۆشێەوە دەزانێت کە پەکەکە ئێستا خۆفرۆشە یان بەکرێگیراوە و ئەو زۆر کوردەوە پەکەکە خەریکە بازرگانی بە کچەکانیەوەکە. و من پێم خۆشە بەڕاستیەوە ئێستا وەکو کەسێک لە باشووری کوردستان بۆ من گرنگ نییە وەکو ئینسانێک ڕاوبۆچوونی خۆتان لەسەرم بابەتە دەربڕن. من ڕێز و خۆشەویستی مێ سەرەتا بۆ هەموو هاوڕێیانم بەشداران کەوەی کە لێرە تەماشەمانەکەن. هاوڕێجان خۆی کێشەی کۆمەلگای کوردی چییە؟ بەڕاستی کۆمەڵێک کەسی ناشنالیستی بێ ئاستی هۆشیاری هیچ لۆژیکێک لە عەقڵیانە نییە، ئەمانە پەروەردە کراون بەو شێوە ناشنالیستیە وشکەی کە ئێستا لە مرۆڤایەتیە جێی نابێتەوە. تێگەی اینجا ئەمانە مرتەزەقەی حیزبەکانی باشوورن بە تایبەتی، پاشانش مرتەزەقەی ئیخوانەکانن ئەگەر لایەنە ئیسلامیەکەی بگرین، ئەمانیش مرتەزەقەی ئیخوانەکانن ئیسلامیەکانن کە ئومەتی ئیسلامی ئومەتێکە نەتەوەییتیان نییە تەنها مرۆڤ کە موسڵمان بوو کێشەی نییە هەر نەتەوەیەکی هەبێ. اینجا ئەم دوو بەرەی زۆر بێڕەوشتن بۆ ئەوەی ناشنالیستە وشکەکە ئەو کەسانە نابینێ کە کللتوری هاوبەشە و لە چوارچێوە و لە سنوورەکەی تۆی ئاژی، یعنی مرۆڤایەتی نابینن، ئەوان پێشتر ڕەگەزپەرستی بڵاوەکەنەوە، ئەوان خۆشەویستی مرۆڤایەتی بڵاو ناکەنەوە. بەڵام ێستا تۆ مەسەرەن ئەوان بەخیلی بەوابن کە لە ڕۆژئاوای کوردستان لە ناو یەپەگە و یەپەژەیە و کۆمەڵێک نەتەوەی جیاوازەیە، کۆمەڵێک زمانی جیاوازەیە، عەرەبی تایە، تورکمانی تایە، سریانی تایە، ئاشوری تایە، هەموو پێکهاتەیەکی ئەو کۆمەڵگای ڕۆژاوای کوردستانی تایە کە باوەڕیان بە ئازادی مرۆڤ هەیە، پێش هەموو شتێک باوەڕیان بە پێکەوە ژیان هەیە. تێگەی ئەم کەسانەشتی کە ئەم ڕخنەیە ئەگرن یان ئەو خانمەی نەزەم خانمەیان چێبووی کە ناوەکەی تێنا بەڕێستان، ئەمانە مرتەزەقەی نووسەری مرتەزەقەت. جا من تۆزە لەمە پێش لایڤێکم کرد، زانیم لایڤ زۆر بوو، بەڵام متر منیش بابەتێکمە بۆ حەزم کرد باسی کەم بەسەر مێدیای کوردی بە تایبەتی لە باشووری کوردستان چ تاسیرێکی لەسەر گەوجاندن و دەبەنکردنی کۆمەڵگا هەیە. ئێستا من ئەوە بازەکەم و جارێکی تریش کە کۆمەڵگای باشووری کوردستان کۆمەڵگایەکی دەبەنکراوە، گەوجێنراوە بەدەست کەناڵەکانی مێدیای کوردیەوە،
لە NRTO بیگرە کەیێنێن لە سپێدە نەوتا و ڕوودا و 24 هیچیان لە خزمەتی کۆمەڵگایانی تەنها لە دەبەنکردنی کۆمەڵگایان جا ئەو تۆمەتانەشی کە بۆ شەڕبانان دروست دەکرێ تەنها چییە ئەمە مخابراتی نێودەوڵەتی بە تایبەتی دەوڵەت داگیرکەرەکانی کوردستان ئەمانە ئەدەن بم کەسانە من تۆمەتی ئەوە دروست ناکەم بەڵێم خەڵک پارە وەرەگرێ بەڵام هەندێک خەڵک بەهۆی حیزبایەتیەوە بەهۆی ئەندام بوونی بە حیزبێکەوە کە سەر هاوپەیمانی لەگەڵ تورکیا هەیە لەگەڵ ئێران هەیە ئەم تۆمەتانە ئاسانە بەخشێتەوە بۆ لەبەرەوەی بەم شێوەیە بەرگری لە حیزبەکەیەکات ئەمە کێشەی کۆمەڵگای ئێمە مێدیایەکمان نییە مێدیایەک بێت کە بەرگری لە کەرامەتی مرۆڤ بکات چ جایەوەی کە بچێت بەرگری لە شەڕبانێ بکات ئەم حیزبانەی باشووری کوردستان بە تایبەتی ئەمانە کۆمەڵگایەکیان دروست کردووە کۆمەڵگایە کە هەموو لەسەر تابەری لە نوچی پێوە تا سەری شکستە ئێستا پێی سەیرە مەسەلەن کۆمەڵێک کەسی وەکو ئەو خوشکانەمان ئەو هاوڕیانەمان لە ڕۆژئاوای کوردستان ئاوا گیان بەخشانە گیانی خۆیان بەختەکەن و بەرگری لە یەک شاری بچووکەکەن کە ناوی عەفرینە ئەمە حەز بە سوکایەتیەکەن بۆ خۆیان لەبەرەوە بێت تۆمەت دروستکەن بۆی شکستەکانی خۆیانی پێدا بپۆشن بەڕاستی ئەوی کە من لەوەندە بینی بێتم هاوڕێ بێستون پێتان وایە ئێمە ئەبێت حەسابی مەلا سامانەکان و مامۆسا عەلی قەراخیەکان و سێحمەوەکان لە یەکجیا بکەینەوە بێگومان ئەزانی بۆچی من زۆر هاوڕێم لەگەڵ مەلا سامان کەسێکی زۆر 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 جیهانبینیکی تازەی هەیە بەڵام ئەمە بە تەنیایەکی پێ ناگرێ خانم جان ئەو تەنها ئەتوانێت بیر و ڕای خۆی لە ڕوانگەیەکی ئیسلامیەوە بەڵام چارەسەری پێ نییە یعنی ئەویش ئەتووە پینەوپەڕۆی ئەکات مەسەرەن حەدیسە هێنێت کە ئەو حەدیسانە مەلاکانی تری ژەیزانن بەڵام بۆ بەکاری ناهێنن ئەمە هەفتا فرقەیەیە کە ئیسلام تووشی بووە تێگەی ئەم کێشەی کە باسی بەڕێز مەلا سامان و ئەو بێڕەوشتانەی تر مەلا سامان هەر هیچ نەبێت کەسێکە نیشتیمان پەروەرە باوەڕ ناکەم کەسێک بێت خیانەت لە نەتەوە و لە نیشتیمانەکەی بکات و لە زمانەکەی بکات ئەگەر مەلاش بێت ئەگەر مەلاژ نەبێ هەر کەسێکە بەڕێزە بۆ لەبەرەوەی ئەو ڕازگۆترە لەگەڵ خۆیان وەکو کەسێک کە باوەڕی بە پێکەوە ژیان هەیە باوەڕی بە مرۆڤایەتی هەیە بەڵام مەلاکانی تر نا مەلاکانی تر ئاشکراڵێن عەلی قەرەداخی سەید ئەحمەد یان ئەمانە ئەڵێن کەڵتی محەممەدی کە دکتۆر پشتیوان چەند جار باسیەکە ئەمانە کەڵتی محەممەدین تەنانەت ئامادەن باوکی خۆشیان بکوژن برای خۆشیان بکوژن وەکو لە شەڕەکانێکە لە سەردەمی مەحەمە کراوە خەڵکەوە باوکی خۆی کوشتووە لەبەرەوەی کافرەکان بۆ بە حسابیەوە جا ئەمە ئەو دوو مەلایی تر مەلا عەلی قەرەداخی و سەید ئەحمەد ئەمانە لەو کەڵتن لەو کەڵتی محەممەدین بەڵام مەلا سامان کەسێکی نیشتیمان پەروەرە بەڕاستی من دەستخۆشی لە یەکەم بۆ هەڵوێستەکانی هیچ گلەیەکم لێ نییە بەڵام مانەم پینەچی حەدیث و بەشتانەی هێنێتەوە ئەمەش پینەچیەکە بە شێوازێکی تر هاوڕێ بێستون پێتان وایە ئەم دژایەتیکردنەی ڕۆژئاوای کوردستان ئەم ئەزمونەی کە لە ڕۆژاوای کوردستان هەیە ئەم دژایەتیکردنە لەلایەن پیاوانی ئاینیەوە تەنیا لەلایەن خەتێکی ئیسلامیە بۆ نمونە ئیسلام چەندانە خەتی هەیە چەندین ئەحزابی هەیە چەندین لایەنی هەیە ئەوانەی کە ئێستا زۆرترین ئەویان هەیە زۆرترین
هەڵوێستی دوژمنانیان بەرابەر پرۆسەی ڕۆژاوا هەیە وانەی کە سەر بە ئەخبارێت چونکو ئاکەپە بۆ خۆی حرەکەتێکی ئەخبانیە. ئایا ئەمە دەتوانین بڵێن ئەمە تەنیا ئەخبانیەکان دژی ئەم ئەزمونەی ڕۆژاوای کوردستانن یان بەگشتی ئیسلامی ینی مەلای سونەتی چ بە شیعەوە چ بە سونەوە چ لە ئێرانیەکانەوە چ لە عەرەبەکانەوە چ لە تورکەکانیشەوە دژی ئەم پرۆسە دموکراتیکە و دژی ئەم پرۆسە ئازادی خوازان کە لە ڕۆژاوای کوردستان هەیە و هەتا ئێستا بەرۆکی هیچ میلەتێکیان نەگرتووە و هەتا ئێستا دەستیان بۆ مافی هیچ میلەت و هیچ ئاینێک ڕان نەکێشاوە. یەکشتی دەوڵە بخانم جان مەسەلەی بۆ نمونە ئیخوانی بێ یان هەر شتێک بێت ئیسلام هەر یەک ئیسلامە یەک پەیڕۆ و یەک کتێبیان هەیە ئەگەر شیعە بێت ئەوان لەسەر مەزهەبەکانی ئەو بڵێن ئەهلولبەیت نەبن ئەو چی پێڵەن بمبورە ئەو ئەئیمەکانی ئەهلی بەیت کە 12 ئیمام بوون ئەگەر بیتە سەر سونە مەسەلەن زۆرترین لەسەر ئاەتەکانی قورئان باش دواتر لەسەر یەنە سەر حەدیسەکانی بوخاری و موسلیم ومانە هەر هەمویان یەک سەبەتایە کۆ بێتەوەنێ کە هەردووچانەیشیان باوەڕی بە خەلافەت هەیە ئەویش خەلافەتی عوسمانیە کە بۆ چەند سەد ساڵێک بەردەوام بووە ئەستا هەر ئیسلامێکی لە سۆدان بێت لە سۆماڵ بێت هەموویان پیان خۆشە تووتیا سەرکەوێت بۆ ئەمە کەڵتی محەممەدی ئەمانە هەمویان وەکو تلیاشێک خواردویانە دین تلیاکی گەلانە جوانترین پێناسە بۆ کە کراوە بۆ مرۆڤی ئیماندار ئەتەر هەر دینێکی هەبێ ئەمە ئێستا کەسێکی معقول لە سۆدان خەڵک بێت نوێژ بکات دوعا بکە بۆی کە جێشی تورکی سەرکەوێت نازانێ پرۆسەی ئازادی خوازی گەلی کورد لە پێناوی چیایە ئەو بەس موسڵمانیەکە ئەبینێت ئەو ئەوێ بزانێ مسلمان سەرکەوێت گرنگ نییە چەند ئەکوژرێت چێ ئەکوژرێت گرنگ ئەوەیە ئیسلام لای ئەو سەرکەوێت نەشزانێ بۆچی ئەمە بابەتێ جگە لەوە مەسەلەی ئەم پشتگیریکردنەی مسلمانان بۆ تورکیا لایەنێکی دینی زۆر پتەوی هەیە کە ئەمیش باوەڕیان بە خەلافەت هەیە جارێکتر دووبارەیەکەمەوە بۆ خەلافەتێک شکستی هێنا کە بە پشتگیری تورکیا دروست بوو ئەویش دەوڵەتی داعش بوو دەوڵەتی داعش دروستکراوی نە ئەمریکا بوو نە ئیسرائیل دروستکراوی خودی تورکیا بوو خەلیفەی ئەسڵی داعش ئەردۆگان بوو کە دانی پرۆژەکەی شکستی هێنا ئێستا خۆی سەرکردایەتی ئەو خەلافەتە ئاکات ئیتر ئەم مرتەزەقانەی تریش کە لە باشووری کوردستانن یان لە ڕۆژئاوای کوردستانن یان لە ڕۆژهەڵاتی کوردستانن ئەمانە مسلمان سنووری نییە وەکو بۆم باس کردی ئاورجان ئەو ئامادەیە باوکی خۆی بکوژێ دیتر چۆن پشتگیری لە ئەردۆگان ناکات خەلیفەیەکی مسلمانان ئەبێت دروست ببێت بۆی کە هەموو ئیسلام جارێک تر کۆ بکاتەوە بیکاتەوە شێڕکێفی خۆی ئەی تۆ چۆن ئەوان چۆن ڕێگایەن ئافرەت ئازاد بێت ئافرەت جەنگاوەر بێت ئافرەت خاوەنی بڕیاری خۆی بێت ئێمانە لە ئیسلامە هەمووی قەدەغەیە هەر کەسێک باوەڕی بە ئیسلامی تەواو هەبێ ئەبێ پشتگیری لە ئەردۆگان بکە لە 180 کوردیش مسلمانە بەس نازانێ بۆ بەڵام من لە 150 زیاتری خەڵکی کوردستان باوەڕی بەوەیە پشتگیری لەوە کە کاردۆگان سەرکەوێت دڵنیا بە هەموو بڕوای خۆمەوە من دڵنیام کە خەڵکی کوردستان لە 150 بۆ زیاتری حەزەکە ئەردۆگان سەرکەوێت. هاوڕێ بێستون زۆر سپاس. ئاخرین تێبینیان ئاخرین پەیامێک کە هەتانا لە دقیقەیەک 2 دقیقەیە خوشحاڵ دەبم کە بیڵێن و با دەرفەتیش دەین بە هەواڵانی دیکە. هیچ شتێکم نییە ڕێز و خۆشەویستیم بۆ تۆ هەیە و بۆ هاوڕێیانیش کە لێرن سوپاسی بیوێری تۆکەم تۆ هەمیشە یەکێ بووی لەوانەی کە
من ڕێزی تایبەتیم بۆتە بووە لە بەرەوەی کەسێکی زۆر هۆشیار و هۆشمەندی کەسانی وەکو تۆمان زۆر زۆر پێویستە بەڕاستی کە لەم بوارانەیە قسە بکەن بوێر بن دەست بەرن بۆ شتانەی کە خەڵکی تر ناوێرێ باسی کات زۆر زۆر ڕێزم هەیە سوپاس بۆ ئەو بوێرەی تۆ سوپاس بۆ خوشکانەوە و برایانەشی کە لێرە بەشدارون و گیان لێگرتوین ئەم دوا قسەی من ئەوەیە ئەم پیلانە زۆر گەورەیە پیلانێکی نێودەوڵەتیە بە تایبەتی ئیسلامی سیاسی بەشێکی سەرەکیە بەڵام بڕوات بێ ئێمە سەرکەوتوین چکە بۆ کۆمەڵگای جیهانی ئێستا کەیشتۆتە ئەو بڕوایی کە ئەبێ کۆمەڵگایەکی مەدەنی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دروست ببێ ئەو شتەشی ئەو جێگەیەش کە بتوانێت کۆمەڵگای مەدەنی و کەرامەت و شەرەف بۆ مرۆڤ بەتایبەتی بۆ ئافرەت بگەڕێنێتەوە بیگەێنێتەوە شوێنەکەی خۆی کە چەند گەورەیە ئافرەت لە ڕۆژئاوای کوردستانەوە دەستی پێ کردووە کە ئەمە نمونەیەکی زۆر جوانە بیاندراوە من باسی حکوومەتەکان ناکەم من باسی تاکی فەردی ئەوروپاکەم ئەوەی کە لە ئەوروپاژی سویدی بێ ئەوروپی بێ بریتانی بێ ئەمریکی بێ کەنەدی بێ ئوسترالی بێ ئەو بەرخودان و ئەو شۆڕژگێری ئەوان هەمویان ئەیبینن ئەتوانن زەختی تەواو لە حکوومەتەکانیان بکەن کە پشتگیریمان بکەن ئەشیکەن و دڵنیا بێ مەسەرەکەوی ڕێز و خۆشەویستیم هەیە زۆر سپاس هاوڕێ بێستون بەڵام تێبینی هاوڕێیان هەیە هاوڕێک دەڵێ ئەو قسەی کاک بێستون ڕاست نییە کە لە سەدا پەنجای کورد پێی خۆشە ئەردۆغان سەر بکەوێت من بە حسابی مزگەوتەکان پێناسەی مزگەوتەکانم کردووە بەراورد بە مزگەوتەکان کە یەک کەس نەیتوانیوە لە هەموو نوێژی جومعەی ئەوەی ئەو جەنگی عەفرینە 6,020 مزگەوت هەیە یەک مەلان نەیوێراوە باسی عەفرینکە یەک زەرامەڵ نەساوە بڵێ بۆ باسی عەفرین ناکەیت لەبەرەوە لە 150 کورد حەزەکات ئەردۆغان سەرکەوێ من دڵنیاتەکەم هاوڕێ بێستون ئەم بەڕاستی لە 150 تۆزێک بەلای منیشەوە هینە چونکو میلەتی کورد سەرە ڕای ئەوەیش کە میلەتێکی ئەوەن ینی لەلایەن ئاینیشیەوە بەڕاستی کوێرانە ئاینەکەیان هەڵبژاردەوە کوێرانە بۆی دەچن بەڵام من مجاملەی کەس ناکەم من مجاملەی کەس ناکەم من بە ئیحسایات بە شت قساکەم تۆ کاتێک بیرەوەکەیتەوە لە وڵاتێکە لە باشووری کوردستانە 6,000 مزگەوت هەبێت هەر مزگەوتێک 100 کەسی بۆ بچێ کاتە 600,000 کەس باشە هەموو جابێت چەندی تر هەبێ دوایەوە من باسی درۆزنی کۆمەڵگاکەم کۆمەڵگا ڕاستە بۆ عەفری نەگری بەڵام بڕوات بێ لە دڵەوە درۆکات چکە ئەگەر درۆ نەکات ئەبێت ئەو کەسانیە واز لە حیزبایەتی بێنێت واز مەسەن بۆ نمونە هەرچی حیزبی ئیسلامی هەیە لە کوردستانە ئەدنامەکانیە وایە وازیان بێنایە ئەگەر ڕاستەکەن زۆر سپاس هاوڕێ بێست وایە وازیان لە سپاس دەکەم بۆ بیرروبۆچوونتان سپاس دەکەم بۆ کاتاندانا بۆ پرۆگرامەکە ئێستان خۆش بێت و ماڵتانەوە ڕێزمێ کاتێکی خۆش هاوڕێیان زۆر کەس ئەوی خۆی هەیە تێبینی خۆی هەیە لەسەر قسەکانی هاوڕێ بێستون هەر کەس دەتوانێت ڕاوبۆچوونی خۆی لەم پرۆگرامە بەڵام تکایە تەنیا لە چوارچێوەی پەیام و بابەتی هینەکەمان لایڤەکەمان چونکو ئەگەر کەسێک بێوێ بەڕاستی پەیامی لایڤەکە بەلاڕێدا ببات من ئیجازەی پێ نادەم و پێشم خۆش نییە کە پەیامی لایڤەکە بە ئینحرافدا و بەلاڕێدا بچێت هاوڕێ هەواڵ کاوە ڕۆژ هەڵات تۆ لێرەی هاوڕیان کێ تێبینی دیکەی هەیە کێ پێ خۆشە کە پەیامی خۆی بگێنێت
هەواڵکەوە ئەوە من ڤیددیۆکەم بۆتان نرد ئەو ڕێمانی دوو خولەکیش ئەدەم بە تۆ دوای هەواڵکاوە لێرە بە مرحبا هەواڵ دەنگ هەیە بەڵێ دەنگ هەیە چۆنی هەواڵکاوە باشی بەخێر بێیت و پێمان خۆش بکە بەشدار بووی فەرموو سپاسان دەکەم سەرەتا سڵاو ڕێزم بۆتانەیە بۆ هەموو هەواڵان و دەستخۆشی گە دەکەم بۆ ئەو بابەتەی کە وروژاندووتە بەڕاستی من دەمەوێت بە کورتی قەزیەکە ینی بابەتەکە زۆر بابەتێکی جددی و قوڵە بەڕاستی پێویستی بە کاتێکی زیاتر هەیە بەڵام ئەوەی کە ئێوە بەحثتان کرد مەسەلەی لەسەر مەسەلەی ڕۆژاوای کوردستان و عەفرین و ئیسلامی سیاسی و بەرحەڵ ئەو دۆخەی کە ئێستا کورد بە گشتی تێیکەوتووە من دەمەوێت لە چەند جملەیەکدا خولاسەی بکەمەوە باسی بکەم ئێمە هەمومان باش دەزانین کە وڵاتەکەی ئێمە هەتا ئێستاش کلۆنێکی داگیر کراوە وڵاتێکی داگیر کراوە لە باکوور لە ڕۆژهەڵات باشوور ئەو باشوورەی کە دڵن ئازاد کراوە لە ڕوانگەی منەوە هیچ ئازادیەک لە باشوور بوونی نییە ئەوەی کە هەیە لە باشوور تەنیا چەسپاندنەوە و داسەپاندنی ئیسلامێکی سیاسیە لەلایەن ڕژیمی تورکیا و ڕژیمی ئێرانەوە کە بە ساڵانە لەلایەن دوو پرۆکسی سیاسی و حیزبی یەکێتی و پارتیەوە بەڕێوە چۆ و تا ڕۆژی ئەو ڕاهاتوو ئیتر ئەو خەسارانەی کە ئێمە پێی دێشین ئەو خەسارانەی کە شۆڕشی کوردی بەشەکانی دیکەی کوردستان لەو پێناوەدا داویانەوە خەڵکی باشووری کوردستان لە ناویدا ڕەنج و تێکۆشان و شۆڕشەکەی بە فیرۆچووە ئەسڵی قەزیەکەی ئەوەیە کە ئەو سیستمەی کە لەوێ هەیە سیستمێکی سێبەردەوڵەتە سیستمێکە کە ڕاستەوخۆ لەژێر کاریگەری و پیلان و پرۆژەکانی ڕژیمی تورکیا و ئێران و وڵاتانی عەرەبی کار دەکات لە چوارچەوەی ناسیۆنالیزمی کوردیشدا کار دەکات بەداخەوە ئەوەیە کە ئێمە دەبینین بۆ نمونە لە کات و ساتێکی تراژیکی بەو ئاوادا ئەو ڕۆژانەی کە ئێستا تێداین ئیسلامی سیاسی دەکەوێتە دەورەیە تۆ پێ دوایە لە ئەو 6,000 مزگەوتەی کە ساز کراوە لە باشووری کوردستان چێ سازی کردووە فڕۆکسەکانی فەتحوڵڵا گولەن و ئەردۆغان لەلایەک کۆماری ئیسلامی سازیان کردووە ئەوە ڕاستەکە وڵاتانی عەرەبی سازیان کردووە لە نێوان هەردوو ماڵێک مزگەوتێکەیە لە باشووری کوردستان ئەوە فەلاکەتە ئەوەیە کە تەنانەت سەرۆکی ئەو حیزبانەش کەسێک داعیەی سەرۆکایەتی ئەو وڵاتە دەکات ناتوانێت خۆی لەژێر ئەو حکومە تئۆلۆژیکە ڕزگار بکات تەئسیری لەسەر دادنێت لەسەر بڕیارەکانی تەئسیر دادنێت ناتوانێت ڕاست بڕیار بدات هەڵە دەکات هەڵەی استراتژیک دەکات ئەوانەیە کە هەموو دەستی داوەتە دەستیەک ئەو خەڵکە دۆخەکە گەیشتۆ تێرە جا ئەمن گلەیم لەو ئیسلامی سیاسی نییە بۆچی چون ئیسلامی سیاسی بەلای منەوە مطلق دوژمنی میلەتی کوردە بەلای منەوە بیرروباوەڕی من بیرروباوەڕی خۆم بە مطلقیە من ئیسلامی سیاسی لە چوارچێوەی دوژمنایەتێکی مێژووییدا فەرز دەکەم لە بەرابەر ئیرادەی ئازادی میلەتی کوردە بۆ گومان نییە من تەنیا یەک گلەیم هەیە گلەیەکەشم ئەوەیە کە حیزبەکانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان بۆچی نەیانتوانیوە تا ڕۆژی ئەوڕۆ تەئسیراتی نەگاتیڤی ئیسلامی سیاسی لە سیاست و پراکتیکی ڕۆژانە و زێنیەتی خۆیاندا بسڕنەوە ئەوە بەلای منەوە فاجعەیە بۆچی تۆ ئەوڕۆ دەبینی بۆ نمونە مەسەلەن ئێمە کەسمان هەیە خۆی پێ ئاکادمیە باشە لە نێو زانکۆکانی سیستمدا خوێندوویەتی ئەرێ ئەکسەرمان هەمومان ئەوانەی کە لە ئێران بووین لە زانکۆکانی سیستمدا خوێندومانە بەڵام کۆمەڵە خەڵکن هەر بەو بەگراوەندەوە دێنە ناو حیزبەکان یەک دەقەم بدەیە کەسێک بە ناوی گەنجانی هارونی نووسیوە جەمیل بایک و جەماعەت لە هەولێر و سلێمانین لە هەڵەی ئیملایشی زۆر هەیە ئەوە کێشەنین ئەو بەڵێ ئەزانی چی ئەو کەسانەی کە پێیان خۆش نیەم لایڤە ببینن هەر ئێستا دەتوانن بچنە دەرەوە من یانە هاواڵانی دیکەیان میوانەکانی من کەسیان مەجبور نەکردووە کە گوێ ڕابگرن هەرکە پێی خۆش نییە هەرکێ دەستی لەگەڵ دوژمنایەتی ڕۆژ ئاوایە دەتوانێت هەرێستا تا خۆم کلکم نەگرتۆ نەخستۆتە نێو سەتڵی زبڵدانی دیجیتاڵەوە هەرێستا بۆ خۆی بچێتە دەرەوە تکایە فەرموو هاوڕێ هەڤڵکاوە فەرموو
زۆر سپاس. من دەمەویست باسی ئەوە بکەم ئەو تەئسیراتە نەسر دراوەتەوە. ئەو تەئسیراتە ئێمە لە چیدا دەبینین؟ ئێمە ئەوڕۆ تەئسیراتە لە دنیای مەجازیدا دەبینین. بۆ نمونە حیزبێکی دیاریکراوی یەک دوو حیزبی دیاریکراوی ڕۆژهەڵاتی کوردستان دێن بە خەدوەرگرتن لە هەمان ئەو هێڵەی کە من باسی دەکەم، ئەو هێڵە ئیسلامی سیاسی کە خۆی بە شێوەیەکی لایک پێناسە کردو لە سیاسەتی ناوخۆی باشووری کوردستاندا، دێ لەسەر ئەو ئەساس دژایەتی شۆڕشی ڕۆژاوا و دژایەتی پەکەکە و دژایەتی بەگشتی ئەو شۆڕشە مێژوویە دەکات کە ڕۆڵی سەرەکی هەیە لە گۆڕینی تەواوی دمۆگرافیای سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەو واقعەکە و لەسەر سیاسەتی جیهانیش ئێمە ناتوانین ئەوڕۆ بین بۆ نمونە ئەو شتانە پێکەوە گرێ نەدەینەوە. ئەو شۆڕشەی کە دەکرێت لە باکووری کوردستان دەستی پێکرد و گەیشتە ڕۆژاوای کوردستان و پەلی هاویشتۆ بۆ ڕۆژهەڵاتی کوردستانیش لە داهاتوویەکی نزیکدا دڵنیابن تەنیا ڕێگای چارەسەری میلەتی کورد، چارەسەری کێشەی نەتەوەی کورد و گەلانی تریش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەو شۆڕشەیە و ئەو هێڵەش باش دەزانن بەبوونی ئەو شۆڕشە ئەوان هیچ جێگە و پێگەیەکیان لە داهاتووی دەسەڵاتدارێتیدا نابێت. بۆچی؟ چونکە لە ئەساسدا ئەوان بڕوایان بە شۆڕش نەماوە، بڕوایان بەوە نەماوە کە ئەگەر بڕواشیان هەبێت تەنیا لە چوارچەوەی ذهنیەتێکی ئاریستۆکراسی فێۆداڵی یا کلیپتۆکراسێکی لە شێوەی باشوورە، لە شێوەی بنەماڵەی بارزانی و تاڵبانیە، یعنی هەمووی لەو چوارچەوەیەدایە. جا بە شێوەیەکی کۆنسەرواتیڤیش دەردەکەون. مەسەڵەن چۆن؟ بۆ نمونە یەک دوو کەس کە ناو ئاماژ مەسەڵەن لە چوارچەوە ڕۆژنامەواندا دەردەکەون لە دەنجی ئەمریکا هەندێ پێرسپێکتیڤەکانی دەوڵەتی تورکیا و ئەو هێڵە دەرخواردی خەڵک دەدات. دەقیقەن دێت بە نەرمیش دێن یا کۆمەڵک خەڵکیان پەروەردە کردو شەڕی تایبەت دەکەن. هەواڵ کاوە کێن ئەمانە دەتوانی بە ناو ناویان بێنی بۆ خەڵکیش بیان ناسی ئێمەش بیان ناسیم. ئەوەندەی کە من دیتومە تێبینیم هەبوو یەکیانە و کەسێک حەیدەری وابزانم خەڵکی جووا خەڵکی زەردووی جوانڕۆیە، بەڵام لە کرماشان گەورە بووە. دواتر دێتە ناو کۆمەڵی کاک عەبدوڵای موحتەدی لەوێ بە ئیسلاح لە ناو سیستمدا کەسێک بوو. چا ئێمە لەگەڵ ئەو قوماشە تەڵەفین، قوماشێک کە ڕێک بە ناوی شۆڕشەوە، بە ناوی کوردایەتیەوە، بە ناوی حیزبایەتیەوە دیە لە حیزبێکی چەکدا، لە حیزبێکدا کە باوەڕی بە سۆسیالیزم هەیە، دێ ژن دەکوتیە، دێ ڕاستەوخۆ چه هەدەر دەکاتە ئامانج. ئەو بابەتە دەکاتە ئامانج کە شۆڕشی مێژووی کورد خەریکە سەری دەخات. ئەویش مەسەلەی ڕزگاری ژنە. ئەرێ ڕەخنا هەیە، لاوازی هەیە لە نێو هەموو شۆڕشێکدا، بەڵام من وەک فەلسەفەی شۆڕش باسی دەکەم، وەک پراکتیک باسی دەکەم. ئەوڕۆ ئێمە دیتمان شەهید ئەڤێستا خابوور دەچێت لە ناو دڵی دوژمندا خۆی دەتەقێنێتەوە. کابرا هاتووە مەرکەزی حیزبێکە دێ دەڵێ چی؟ وەڵا ئەوە با نەبێتە سونەت و کاکە بۆ دەترسی؟ لە چی دەترسی؟ تۆ لە دەسەڵاتی خۆت لە داهاتوودا لە بۆکار و لە سنە و لە موکریان دەترسی؟ من دڵنیار دەکەمەوە گەنجێکی ڕۆژهەڵاتی کوردستان دڵنیار دەکەمەوە، نەک وەک حیزبی، نەک وەک پەکەکەیەک، نە وەک کەسێکی ئاسایی کۆمەلگا پێت دەڵام بە هیچ شێوەیەک بەو ڕەنگە بۆ مێنتالیتە هیچ جێگایەکتان نابێتەوە لە شۆڕشی داهاتووی ڕۆژهەڵاتی کوردستاندا ناشتوانن. بۆچی؟ چونکە ئەوڕۆ تەجروبەی شکست خواردووی باشووری کوردستان هەیە گەلی ئێمە نایە ئەوە دووبارە بکاتەوە. گەلی ئێمە بەو ڕەنگە ناتوانێت ئەو ڕیسکە بکات، چونکە ئەو گەلە 70 ساڵە و باجە دەدات. 70 ساڵ باجی بۆ داوە، یەک نەسل، دوو نەسل، سێ نەسل، چوار نەسل، 5 نەسل لەو ڕێگایدا سوتاون، شەهید بوون، ئاوارە بوون، دەربەدەر بوون. هەر ئەو کەسانێک کە دێن ئەو ڕخنانە دەکەن بۆ خۆیان قوربانیەکانی ئەو شۆڕشە سەقەتەن، بەڵام ناتوانن بێن. ینی لەباری فکرێەوە لە نێوان سونەتگەرایی و مۆدێرنیتەدا نانتوانی شۆڕش وەک خۆی ڕابگرن، نانتوانی وە ڕای بگرێت. بەس متەوەسل دەبن بە خۆیان گرێ دەدەن بە تەرزە کلاسیکەکەی. ئەو تەرزە کلاسیکەش دژە ژنە، دژە ئازادیە و هاوکە ئۆتۆماتیک بێ ئەوەی کە ئەوان بۆ خۆیان پێ بحەسێن ڕاستەوخۆ لە خزمەت ئیسلامی سیاسیدا، ئیسلامی سیاسی لایەکی تورکی و ئیسلامی سەفەویستی و ئیسلامی عوسمانیستی.
ئەوڕۆ داعیەی ئەو دوو ئیمپراتوریە ئیسلامیە شەڕەکانی ناوەتە کوردستان، شەڕەکانی ناوەتە باشوور، شەڕەکانی ناوەتە ڕۆژاوا، شەڕەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان قەتی سێشتوتەوە. بەڵام بەداخەوە ئەو عەزیزانە ئەو برادرانە دێن لە جیات ئەوەی کە بێن مەسەلەن بۆ نمونە تۆ باسی پەژاک دەکەن، من نامەوێت شتەکەی بکەمە زۆر قوڵی بکەمەوە، مەسەلەن باسی پەژاک دەکرێت لە کۆبوونەوەیەک شتێکدا 5-6 حیزب خردە وڵای ئەمە بە هەمان ئەقڵی ئاریستۆکراسی و بە هەمان ئەقڵی ژەرمۆتۆکراسی پیرسالارانەی پیاوسالارانەی گرێدراوی تئۆلۆژی نزیکی ئەو قەزیەت بابە ناڵێ ئەو حیزبە ئەوڕۆ گەنجان بەڕێوەی دەبن، گەنجانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەی دەبن. ئەرێ ئەویش مافی خۆیەتی خێنی بۆ دا ئەمە بە سەدان شەهیدمان هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان، بە هەزاران هەواڵمان هەیە کە ئێستا لە تێکۆشاندان لە باشووری کوردستان، لە ئەوروپا، لە باکوور، لە ڕۆژاوا، لە هەر هەمووی لە ڕۆژهەڵات کەوابێت من نامهەوێت بێم بڵم ئەو حیزبە دەبێت ددان بەو حیزبەدا بێنێت، ئەوە مێژوویە نیشانی دەدا، ئەوە داهاتوو ئەوانە هەموو ڕوون دەکاتەوە. من ئیتر من وەک قەلبەندی خۆم وەک خۆم ئیتر هیچ ڕەخنەیەک لەو حیزبانی ڕۆژهەڵاتی کوردستان ناگرم. بەڵام بۆچی هەواڵکاوە بۆچی ئەم دوو قوتبە ئەوها ینی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ دەستیان داوەتە دەستی یەکتر و کانتۆنێکی یان هەرێمێکی بچکۆلە لە ڕۆژاوای کوردستان بەو مەترسیە گەورە بۆ خۆیانە بین. ئەوەی کە باسم کرد مەسەلەی ئەو هێرشەی کە ئێستا تورکیە بە تاقی تەنیان نییە، ئێرانی لەگەڵا، سووریای دەگەڵ، ڕژیمی ئەسەدی دەگەڵە، تەنانەت زلهێزەکانیش دەستەکی دەکەن. ئەوە واقعەیەکە ئێمە باوە لەبیر نەکەین. پێماوانە بێت کە پێماوانە بێت کە رووسیا یا ئەمریکا یا وڵاتانی ئوروپایی ئەوان لە دوای ئەوان ململانەی خۆیان دەکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەمریکا کە هاتۆتە سووریا لەسەر بنەمای سیاسەتی کەمەربەندی کەسکی ئایزنهاوێری هاتۆتەوە، خۆ لەبەر چاوی جوانی کورد نەهاتووە. ئەوەی کە هاوپەیمانی شۆڕشی کورد دەکا ئەوڕۆ کورد توانی بەو بە شۆڕشە فەلسەفی و مێژوویەکەی خۆی لە بەرابەر دڕندەترین وێڕژێنی تێڕۆریستی دنیادا بوەستێتەوە، جیهانێکی پاراست، نەکەر کوردستان، جیهانێکی پاراست کەوابێ دێ بۆی گرینگە ئەو هێزە دێ ئەرێ لەگەڵی دەدا دەستێنێ ئەوە قەت کێشەنێ. ڕووسەکانی شەروە تەنانەت ئێرانیش دەهێوێ ئەوە بکات، تورکیەش دەهێوێ ئەوە بکات، ئەو ڕاستێکە. بەڵام تورکەکان بە حکمی وەی کە هەڵگیری ئەقڵێکی فەناتیکی مۆنارشین یعنی بڕوان بە پاشایەتی مطلقی تورکیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا باو ڕەنگە بە هۆڤێتی نزیک دەبن، هەر بە تەرزی بابوو باپیرە وەک مەغوولەکان، وەک چەنگیزخانی مەغوول و تەیمورە شەلی و هەر لەسەر ئەو هەوایە دێن. تۆ گە سەیر بکەی کوردستان، ئێمە ڕۆژهەڵاتی کوردستان چوار پارێزگامان هەیە، نیوەی ینی لەو چوار پارێزگایەدا تۆ نیوەی گوندەکان و شارەکان ئێمە تورکین، تەواوی تەأسیری ئیسلامی سیاسیە، تأسیری ئیسلامی سیاسی سەفەوی و عوسمانیە کە کاتی خۆی لە ڕێگای دەرەبەگ و فێوداڵەکانەوە نفوزی کردو و ئێمە ئەوڕۆ پێمان ناسیۆنالیزمی کوردە، بەدبەختەکەی ئێمە ئەوەیە. من ئەوەم پێ ناسیۆنالیزمی کورد نییە، ئەو ناسیۆنالیزمە دەبێت چاوخشانەوەی پێدا بکرێت، ئەوە ئەرکی ئێمەیە، ئەوە وەزیفە و ئەرک و وەزیفەی ئێمەیە، ئەو نەسلە نوێیە کە لەسەر ئەو قەزیە ڕاوستێت. بۆچی؟ چونکە سپێنێوانە دووبارە تەأسیردا دەنێن. ئێمە چەند ساڵەوە پێش من بەشدار بووم لە کۆنگرەی گەنجانی هەر چوار پارچەی کوردستان، کۆنفرانسی گەنجانی هەر چوار پارچەی کوردستان لە ڕۆژاوای کوردستان، یەک حیزب ئەو کاتی بەشدار نەبوو. ئەو کاک عەبدوڵڵای موحتەدی ئەوڕۆ برادێکەیە ناوی ئاواتی قوڕەشیە، چووم لەبەری پاڕامەوە لە مەقاڵ کوتمان کاکە وەرم بەشدار بن، کوتیان ئەمە بەشدار نابینەوە پەکەکە کردوێتی و ئێمە بەشدار نابینەوە، وانە لەگەڵ ئێران و نازانم چی. چوومە لای پارتی ئومید خۆشناو ئەو کاتی بەرپرس بوو، لەگەڵ ویشم قسەکەی کوتی دەتان تەقێنەوە لە حەواتان دەکەن و دەتان کوژن و مەچن و نازانم چی. چوومە لای چەند کەسێکی دیکە چەند حیزبەکانی دیکە حەدەکە ئەو دەمی ئومید خاچی بەیجی بوو، زاواکەی کاک حەسەنی شەڕەفی. چوومە لایوی وتم کاکە تۆ بەرپرسی گەنجانی فەرموو هەستە با بچینێمە وەک نوێنەرایەتی ڕۆژهەڵات، قبوڵیان نەکرد. بەهەرحاڵ تەنیا حەدەکات و لەگەڵ یەک دوو حیزبی دیکە نامەوێت. ئەوە نیشانەی چین ئەوانە، ئێمە لەو حیزبانەدا ناتوانین گەشە بکەین،
منی ڕۆژهەڵاتی ناتوانم لەو حیزبانەدا گەشە بکەم لە کاتێکدا ئەقلیەتی مطلق پیا و سالاری و ژێرمەتۆکراسیە ژن ناتوانێت گەشە بکات تۆ لە مەرکەزی و حیزبانەدا یەک ژن نبینی یەک ژن نبینی ڕێخستنی ژنان نبینی لاوازە ژن فقط ئیستفادەی ئەبزاری لێ دەکرێت هەرچەند مرۆڤ دەتوانێت معنا بدات بە نیسبەت دۆخی ئەو حیزبانە کە پاشەکشیان کردو ئێستا باشوور نشین بوون و لە ژێر هێژمۆنی یەکێتی و پارتی و تورکیا و ئێراندان ئەرێ مرۆڤ معنا دەدا بەڵام تۆ دەبێ حەدیەقەل لە سیستمی پەروەردەدا ئەوە بە بنەما بگری بۆی کە 4 ڕۆژی دیکە کە ڕۆژهەڵاتی کوردستان ئازاد بوو یا قەزیە قەوماخۆڵ ئەو مەسەلە هەروان نامێنێت ئەو شەڕە ڕەنگە سپێنە بچێتە ئێرە هیچ شتێک دیار نییە ڕەنگە لە باکووری کوردستان ئەو شۆشە بە دەیان ساڵ درێژە بچێشێت یعنی هیچ هەر کەسێک ئیدعا بکە بێ خۆی وەک تحلیلگەری سیاسی دەربخات وەک عەلی جەوانی بێشتی وە خەڵکی تحلیلکە لە هەڵەی مطلقدایە ئەوە ڕاستێکە ئێمە ئەو شتانەمان زۆر دیتۆ چەندین ساڵە دەرگیری ئەوانەیە کە لە خەبات و تێکۆشاندا بوون لە نێوە حیزبانەدا هەموو حیزبەکە هاوڕێیان و هەواڵانی ڕۆژهەڵاتی کوردستان مەبەستمە هەواڵانی باشووریش فەرق ناکە هەمومان ئەو قەزیە دەزانین کەوابوو ڕۆژی ئەوڕۆ ئەوانە هەمیشە دێن سوئیستفادە لەوە دەکەن من ئەوڕۆ زۆر یەشام برادێک هاتبوو تێکستێکی کردبوو لەسەر مەسەلەی چالاکی و ئەو هەواڵە شەهیدێ کە لە ڕۆژاوی کوردستان شەهید بوو کە بوو بەس بۆتە بابەجان ئێوە دەبێت تێبگەن لە شۆڕشی کووردا لەو شۆڕشە مۆدێرنەدا ڕۆڵی ژن ڕۆڵی ئەساسیە و ئەو شۆڕشی عەشیرەتی و ئاغایەتی دوو بنەماڵە و دوو بنەماڵەنێ لە گوندێک خڕبوونەتەوە بنەماڵی بارزانانی یەک گوندە یەک گوندە هەمووی 1000 نەفەر نابن یعنی هەمووی وەهمە ساز کراوە وەهمێکە لە مێشکی میلەتی کووردا بەخواڵواسی بە ناسیۆنالیزمی کوردی ساز کراوە و بەداخەوە بۆ خۆشیان تێیدا ماونەتەوە لە ڕۆژی زۆری و زەحمەتیدا ئێمە دەبینین ئێمە ئێستا دوو کەلتوری سیاسی جیاواز دەبینین دوو فەلسەفەی سیاسی جیاواز دەبینین دوو شێواز مقاومەت دەبینین مقاومەتێک دەبینین لە کەرکووکێک کە بە 70 ساڵ من بۆ خۆم لە ئازادکردنەوەی کەرکووک بەشدار بووم ساڵی 2014 لە چنگ سپای عێراقمان دەرێنا ئەو شیعانێک کە ئەوڕۆ حاکمیەتی عێراق دەکەن تەسلیمی یەکێتی و پارتیمان کرد دوای 70 ساڵان ئەوانە هاتن بە یەک چەقەنەی بە 48 ساعتی یعنی تەسلیمیان کرد دەی تۆ ئەو مقاومەتەی ئەو بەرخۆدانەی کە لە کوبانی کرا لەگەڵ ئەوەی کەرکووک قابلی مقایسەیە بە هیچ شێوەیە ئەو مقاومەتێک ئێستا لە عەفرین دەکرێت لەگەڵ ئەو مقاومەتێک ئەو تەسلیمکردنەوەی شنگال و ئەو فەزاحەتە مێژوویەی کە بەسەر ئەو گەلە مەزلومە هات قابلی مقایسەیە نا گەل ئەوڕۆ بەرخۆدان دەکات چونکە دەزانێت تەنیا ڕێگای مانەوە و سەرکەوتنی ئەوەیە ناتوانێت خۆی ئەرێ سیاست دەکا ئەرێ پێدە سیاست دەکا یەپەگە سیاست دەکا ئێستا تەواوی فێمەنیستەکانی دنیاە کاکە زلهێزەکان کاکە ناتۆ کاکە ئەتۆ بگرە کۆشکی سپی کرملین تەواوی پەیوەندی باشیان هەیە دەگەڵ هەواڵە کەوا بوو ئێمە ناتوانین بین نەکەن لەسەر ئەساسە چونکەوان پەیوەندی باشیان هەیە ئەوە شۆڕشە ئەو شۆڕشەش فەقەت مڵکی ڕۆژاوای کوردستان نییە بە ئەو بەڕێزانەی کە دێن پارچەچێتی پێش دەخەن کوردستانیان لە توپەت کردو کوردستان بۆ خۆی دوژمن کردوێتە 4 پارچەوانش کردویانتە 40 پارچە دەنێ خۆیاندا ئێمە لەگەڵ ئەو زێنیەتە شەڕ دەکەین ئێمە بە ساڵانە لەگەڵ ئەو زێنیەتە شەڕ دەکەین و بەردەوام دەبین هەر حیزبێکیش هەر لایەنێکیش هەر تاکێکیش کە دەیەوێت خۆی لە مەسەلەی نەتەوایەتیدا ببینێتەوە پێویستە بەو ڕەنگە بیر بکاتەوە من ناتوانم بۆ من چ جیاوازێکی هەیە جەنابەت خەڵکی مەریوانی من خەڵکی مەهاباتم یا هەواڵێکمان خەڵکی ئیلام بێ من بێم وڵا بڵەمەوە ئەمن مەهاباتیم و کریانیم ئەوە ئەردەڵانی و ئەو ئەقلیەتانە بای ئێمە خواحافیزیمان لە مێژن لەو تەنەکەی خۆڵمان هاویشتووە گەنجانی ڕۆژهەڵاتی کوردستان ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان وازان لەو ئەقلیەتە هێناوە ئەوەشیان ئیسپات کردو بە بەشداربوونیان لە نەتەوەی کورداوان هەوڵکاوە ئەمن شخصەن بۆ خۆم پێم وایە خەڵکی باشووری کوردستانیش سرە ڕای ئەو هەموو ڕخنەی کە لە ملاولا لێی دەگیردرێت سرە ڕای ئەوەی کە بە درێژایی مێژوو وەکو قوربانی هەم لە نێوان سیاسەتی ناسیۆنالیستی کوردیدا بووە سیاسەتی ئەحزابی کوردیدا بووە هەم لەلایەن
حکوومەتی بەعس و هەروە حکوومەتی ئێستای هەنووکەی بەغایش زۆڵمی لێ ئەکرێت. بەڵام ئەم گەلی باشووری کوردستانە ئەو کاتەی کە پێویست بێ هەڵوێستی خۆیان هەبێ بەڕاستی هەڵوێستیان هەیە، ینی گەلێکن کە بێ هەڵوێست نین. تۆ سەیرەکەی ئەم کاتانە بە ڕۆژانە لە ئەوروپا گەلی باشووری کوردستان لە شەقامەکاندان لە سەرمادا و دەنگی خۆیان بەرزەکەنەوە. زۆر ڕاستە هەواڵ. ئەوەی کە من باسی دەکەم کەلتوری حیزبیە، کەلتورێکی حیزبیە کە بەداخەوە هێشتا تۆ مەسەڵەن سیرکە و مەسەلەی کەرکووک و مەسایلی نەتەوەیی باشووری کوردستان تەسیراتی ئەم با لە بیرمان نەچێت دەرەوەی مەسەلە جەوهەری و ئۆبژێکتەکەی کوردایەتی کە مەسەلەی سروشتەکەی کوردبوون ئەوە لە لایەکدانە تەسیری ڕاستە. تەسیری عێراق سیستمی عەرەبی بەسەرەوەیە، سیستمێکی فەندامێنتالی تورکی کە پیرۆز کراوە ئەوەی بەسەرەوەیە دنێ و ئەحزابی سیاسیدا. ئێمە ئەوە لە ڕاگەیانەکانیاندا دەبینین چەندین ساڵە تەسیری ئێرانی بەسەرەوەیە. سڕینەوەی ئەو تەسیراتە وا هەسان نییە لە باشووری کوردستان، بەڵام گەلی باشووریش بەڕاستی باجەکەی داوە. ینی گەلی باشووری کوردستان باجێکی زۆر گەورەی داوە تا ڕۆژی ئەوڕۆ. بەجاران ئەنفال کراوە، ئەو ئەنفالەی کە لە باشوور پێشکەوتۆ خۆ تایبەت بە ماڵە بارزانی و تاڵبانی نییە. ئەو ئەنفالە میلەتێک ئەنفال کراوە کاکە. ئەو قوربانیی کە دراوە لەنێو ئەو شۆڕشانەدا کاتی خۆی ئەوانە هەمووی تەسیراتی زانە گەلا. ئەو گەلەش دوایەوەی کە گەیشتە پرۆسەی ئازادی خۆی و خەبەر هاتووە. من نکۆڵی لەوە ناکەم ئێستا لەنێو هەواڵاندا لەنێو شۆڕشی نەتەوەی کووردە هەواڵانی باشوور زۆر ئاکتیڤ بەشدارن، زۆر ئاکتیڤ لە سەنگەری پێشێن. ئەوڕۆ یعنی ڕۆژانە ڕووفاتی پیرۆزی شەهیدان دێتەوە بۆ باشووری کوردستان. ئەوە نیشانەی چییە؟ ئەوە نیشانەی وەیە کە ئەو سیستمە کلاسیکە حیزبیە شکستی خواردو واقعەکە هەم لە ئالی سیاسەتی دەرەوەیدا تێکشکاوە، هەم لە ئاستی سیاسەتی ناوخۆشیدا تێکشکاوە. سیاسەتێک کە نەیتوانیوە مەسەڵەن بۆ نمونە نەیتوانیوە سۆز و بۆ لای خۆی ڕابچێشێت، یعنی خاوەن لە ڕەنجی ئەو خەڵکە دەرکەوێت. کاکە پارتی و یەکێتی نەیتوانیوە خاوەندارەتی لە ڕەنجی میلەتی کورد بکە. ئەوە واقعەکە. دوو کاناڵان داناوە ڕوودا و 24 کاناڵ 24 سەعات خەریکی شەڕی تایبەتن دژی میلەتی خۆیان، 24 سەعات خەریکی شەڕی تایبەتن دژی خەڵکی باشوور، دژی خەڵکی ڕۆژاوا، دژی خەڵکی ڕۆژهەڵات، دژی خەڵکی باکوور. تەنیا و تەنیا لە چوارچێوەی دوو کۆمپانیای سیاسی و حیزبیدا. لە کاتێکدا تۆ مەسەڵەن تۆ سیرکە لە باشووری کوردستان جەلالێک نامێنێت وەفات دەکا تەواوی ئەو سیستمە سەروبن دەبێت. ئەوە نیشانەی وەیە کە شۆڕژ نەکراوە لەو بەشە. ئەگەر کرابێش زۆر زەعیف بووە. چونکە بۆچی تازە دەیەوێت لە چوارچێوەی مەسەڵەن گۆڕاندا دووبارەش بیسمێک بداتەوە بە کۆمەلگا، بەڵام ناتوانێت. بۆچی؟ چونکە ذهنیەتی پیاوسالاری دەرباز نەکردو. ئیسلامی تەسیراتی ئیسلامی سیاسی نەسڕیوەتەوە لەسەر خۆی تەسیراتی ئەو سیستمە فەندامێنتالە ئیسلامی کە تەواوی هاوڕێیان باسییان کرد نەسڕدراوەتەوە لەسەری. ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش لەگەڵ ئەو دەردە ڕووبەڕووین. خەبەرتان هەبێ ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ سێ ذهنیەت ڕووبەڕووین. ذهنیەتێکی کلاسیکی ئیسلامی سیاسی، ذهنیەتێکی فێوداڵی کە خۆی دەسپێرێتە بنەماڵە پەرستی و خەیاڵی موناڕشیبوونی هەیە، یعنی دەیەوێت بێتە پاشا. چۆن تورکێک منداڵەکەی کە پەروەردە دەکات دەڵێ ئەتۆ لە ئێستاوە پاشای ئەو وڵاتی، تۆ سەیری کەلتوری تورک بکە، هەمووی پادشا و پادشا بازاڕیە. لەسەر ئەو ئەساسەیە ئەو میلەتی بە قوڕدا دەبن. ئەردۆغانێک دێ مەسەڵەن ئەردۆغان ئەحمەقێک دێ چارەنووسی گرنگترین شوێنی ئوڕاسیای دەگرێتە دەست. ئەوانە گاڵتە، یعنی ئەو شتانە ئیتفاق نین. هەمووی بەشێکن لە سیاسەتی جیهانی، سیاسەتی سیستمی کاپیتالیستی مۆدرنیتی سەرمایەداری. خەڵکی ئێمە پێویستمان فقط بە پەروەردە و خوێندنەوەیە. من لەو باوەڕەدام تەنیا ڕێگای وریابوونەوەی گەلی ئێمە تەنیا و تەنیا خۆگرێدانە بە فەلسفەی ڕێبەرابوو. من بەحسی پەکەکە ناکەم، پەکەکە حیزبە.
حیزب نییە پەکەکە ئەگە وەک حیزب حیسابی بکەین نە پەکەکە جیاوازە ئەوەی کە پەکەکە دەیکا کۆمەڵە کاتی خۆی کردی و ئێستا پێی ناکرێت بۆچی چون زۆر ذهنیەتی دەرباز نەکردو ئێستاش دەنێ ئەو حیزبەدا پیاو سالاری باوە ئێستاش ئەرێ ئەلان 50 نەفەردیان ڕیز دەبن دەڵێن وەڵا کاکوانی و تۆ نازانم ینی بە شێوەیەکی پۆزیتیویستی دێن فەلسفەی پۆزیتیویزم بۆ پێش دەخن بە پۆزیتیویزم تۆ ناتوانانی کۆمەلگا بگۆڕی کاکە کۆمەلگایە کە سروشتی جیاوازە تۆ دەبێت لەوە تێبگەی تۆ سکرتێری ئەو حیزبی لەوەتەی خوددا هەیە تۆ سکرتێری ئەو حیزبی نەتوانیوە هەنگاوێکی ڕاست بنێ حیزبی دموکرات هەروە لەوێ خراپتر دیێن کۆمەڵی خەڵک چەندین ساڵە شۆڕشی کوردانەوێ تووشی ماندووبوونێکی فەرسایشی بکەن لە ڕۆژهەڵاتی کوردستان هاوکات تورکیا ئێران ئەوان بەیەکەوە ئەو ئیشە دەکەن ئەوە ڕای منە چێش پێی ناخۆشە من جوابی دەدەم بە دۆکومنت و بەڵگە جوابی دەدەم زۆر باش ئەوە نیم لەنێو ئەو حیزبانەدا ئینسانی زۆر دڵسۆز و نەتەوەیی هەیە کە هەمیشە ڕێز و حرمەتی شۆڕشیان ڕاگرتووە زۆر بەڕاستی جێگای ڕێز بەڵام وەک سیاسەتی گشتی وەک ئیستراتیژیان نییە بۆیە ئێمە کەسێکی وەک عەلیمان لێ هەڵدەکەوێت یەکی وەک ئەو چەند کەسێک سوزان زۆرن جەماعەتێکی دیکەم خۆیان مات کرد ئێستا ناوێرن بێن دەرکەون کەوابوو ئێمە پێویستمان بە گۆڕینی ئەو عەقڵیەتە هەیە بەڕەخنە لە خۆکردن هەیە من ناتوانم سبەنە بێم کەڵگایەتی لە خەڵک بکەم من دەبێت بتوانم ئەو عەقڵیەتە دەرباسکەم وەک پیاوێک ئەخە تاکەنجێ من دەبێت ژن بە وەک کۆیلەی جنسی ببینم ژن وەک ئەسڵ کۆمەلگا بە ژن ببینم ئەو ذهنیەتە چ فەرقێکی لەگەڵ ذهنیەتی خامنەیی هەیە زەحمەت نەبێت لەگەڵ ذهنیەتی ئەردۆغان هەیە زەحمەت نەبێت پێم بڵێن کاکە وەرن پێمان بڵێن ئێمە ڕوون نام بکەنەوە یا مەلایەکی ئیسلامی سیاسی دۆنێ ئەوەندەی دەڵێم و دەڕۆم دوێنێ لە سۆران مەلایەک هەستاوە باسی مەسەلەی نەتەوایەتی کردووە مەلایەک بۆ بارحاڵ مەلایەک بۆ لەو مەلە سمێ قوتانە بارحاڵ ئیسلامی نگی هەستاوە کوتیە کاکە ئێمە پێویستە دیفاع لە خەڵکی بکەین و خەڵکە مەزلومن و خەڵکی ئەفرین مەزلومن و ئەوانە زوڵمیان لێ دەکرێت و ئەردۆغان زاڵمە و جەلادە و 2 ساعاتی نەگرتووە 2 فیشەشان لەجۆی کردو کوشتویانە باشە بەڵام مەلا عەلی قەرەداغیە کە خۆی پێشەنگی تەواوی موسڵمانانی جیهانە قوڕی ئەو دنیایان بەسەری کاکە وەڵڵاهی ئەتۆ بەناوی کوردەوە قەدەمەی مەڵێ بڵێ من عەرەبم خۆی کردوتە پێشەنگی تەواوی موسڵمانانی جیهان دێ ڕاستەوە خۆ دژایەت بەشێکە لەو سیستمە مۆرەیەکە لە مۆرەی ئەو سیستمە فێندامێتالە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە کوردستاندا و ئەرکەکەی ئەوەیە ئەو مەلا پێنجونێ دێ ئەوی دیکە و خەڵکە هەرچەند کۆمەڵێک خەڵک کۆمەڵێک مەلا و کەسایەتی ئاینی ڕفلەکسی باشیان هەبوو ڕفلەکسی نەتەوەیان هەبوو کە ئێمە کوردین یانی نا ئەو شتە عاتفیە ناتوانن لەو عاتفی بوونە خۆیان دەربخەن هەر کەس وجدانی هەبێ ڕۆژی ئەوڕۆ مەسەلەی نەتەوایەتی ببنەما دەگرێت ئێمە دوێنێ دیتمان تەواوی شارەکانی ئەوروپا هەژی ئەوڕۆ لە برێزیل لە نیکاراگوا لە شیلی خۆپێشاندان هەبوو گەلانی ئەو وڵاتانە لە شەقامەکاندا بوون بۆ عەفرین شەرم نییە مەسەلەن ئەمن چۆن نام گلەی ناکەم لە گوندێکی وەک هەرێمێکی وەک بارزان یا بلەو بارزان کە کاکە تۆ لە ماڵە خۆت دانیشتی بۆ دەستور نادێ ئەو خەڵکە بێت بۆ ڕێگا نادێ ئەو خەڵکە بێت خۆ پێشاندان بکە بۆ قەزیە نەتەوەیەکەی ئەوە ناکەن هیچ خەریکی شەڕی تایبەتیشن بەداخەوە کۆمەڵێک خەڵکی ڕۆژهەڵاتیش کۆمەڵە خەڵکە بەرژەوەندێکیانەیە شتێکیان دەدەنێ مانگانە هاتوون لەسەر ئەساسە چەند کەسێک لە نێو فەیسبوک فێر دەکەن و لەسەر ڕاگەیان نێو لەو لای خەریکی تەشویش هاویشتن لەسەر ئەو شۆڕشێکە حەقا شۆڕشێکە واقعێکی ئەو ڕۆی واقعا لە مێژوومەدا ئیتر من زیاتر کاتان ناگرم بە هاوڕێیان دیکەش کاتی بەشداربوونیان هەبێ سپاستان زۆر سپاس هەواڵکاوە زۆر سپاس بۆ تێبینیەکان و بۆ ڕاوبۆچوون و بۆ کاتەکەت کە بەخشیت خۆش هاوڕێیان هاوڕێژاڵە تۆ بەردەوام کۆمنت دەنووسی زۆر سپاس یارمەتێکی زۆر گەورەیە چونکو هەر ئەوەندەی کە کۆمنت دادەنێن ئەوەندەی کە لایک دەکەن
2-3 قات زۆرتر 2-3 بەرابەر زۆرتر ڕپۆرت دەکرێن لەبەر ئەوە تکایە زۆرترین کۆمنت زۆرترین لایکدانن و هەر کەسیش دەتوانێت لە لای خۆیەوە گەر پێی باشە لایڤەکە شێر بکات. هەڵەبژاڵە بەڕێستان هەندێک کۆمنتی زۆر جوانتاندا نابوو ئەگەر ئامادەن بەشداری لایڤەکە بکەن وەکو میێوان زۆرم پێخۆشە. هەواڵێکی تر داوای کردبوو دنیا شاعیران یان شاعیران باش ناوەکەم نەخوێندەوە داوای لێبوردن ئەەکەم پێی خۆش بوو کە بەشدار بێت دوای هەوڵکاوە ئەگەر ئێوە ئەوە من ئێستا هینەکەت بۆ دەنێرم ڤیدیۆکەت بۆ دەنێرم هاوڕێ دنیا سڵاتان لێبێ شەوتان باش شەوی ئێوەش باش هاوڕێ پێم وایە ئێوە ناتانەوێت تەسویرتان ببینرێت بەڵام گرنگە چۆنتان پێ باشە وەکو دەزانن بابەتی لایڤەکە چیەوە نییە بەڵێ بەڵام من وەک خودی خۆم وەک تاکێکی کورد نامەوێت قسە لەسەر هیچ حزب و سیاسەتمەدارێکی کورد بکەم لەبەر ئەوەی سیاسەتمەدار حزبی کورد ئەوە نییە ئێمە دانیشین کاتی خۆمانیان پێ بەسەر بەرین لەبەر ئەوەی نە بە قسەی من نە بە قسەی تۆ گوێ ناگرن لەبەر ئەوان هاوڕێ زۆر داوای لێبوردنەکەم دەنگت دەپچڕێ و بە یەکجاری ئەو بوو قەت بوو هینەکەت لایڤەکەت ئەگەر دواتر پێت خۆش بوو من دیسان وەرد دەگرمەوە هاوڕێمانی تۆ پێت خۆش بوو تێبینیەکەت بڵێ کوتت 2 خولەک ئەوە من 3 خولەکت دەدەمێ و تێبینیەکەت بڵێ هاوڕێ دنیا تۆ پچڕای من دوای هاوڕێمانی دیسان وەرد دەگرمەوە هاوڕێ ژاڵە هەڤڵ ژاڵە ئەگەر لێرەی هێشتا لێرەی من پێم خۆشە بەشدار بیت ئەگەر بەباشی دەزانن هاوڕێمانی تێبینی دانەبوو 2 خولەک سەر چاو ئەوە 3 خولەک 4 خولەکیش بۆ بەڕێستان زۆر سپاس ڕاستەکەی من زۆرتر بڵێم چی یعنی تێبینیم هەبوو لەسەر قسەکانی کاک بێستون دڕێی لەگەڵەوەدا کە ڕێزم بۆی هەیە بەڵام پێم خۆشە کە باسی لەوە کرد کە لە سەدا هەشتای خەڵکی کوردستان پشتیوان لە ناخی دڵیانەوە پشتیوانی لە ئەردۆغان دەکەن بۆ ئەو هێرش بەریانە و بۆ ئەو داگیرکاریانە و ئەوەی کە هێرش دێنێ بۆ سەر ڕۆژاوای کوردستان و ئەمە من پێم خۆشە کە تێبینەکەم بەو شێوە بڵم یەکەمەوەی کە کاتێک کە باس لە سەدا دەکەین لە سەدا ئەوەندە ئەوە یعنی ستاتستیک یعنی ئامار زانستە و بەپێی زانست دەبێ ئامار بگیرێت ئێمە زۆر ئازاین لەوەدا کە خێرا بڵێین لەسا ئەوەندەی ئاوایە لە سەدا ئەوەندەی ئاوایە هەمووشی یعنی بەستەنیا خۆمانە و پێم وایە کە دیارە ئەو شێوازێکی بەکارهێنا لەسەرەوە کە بەپێی ئەوەندە مزگەوتە هەیە لە کوردستان و تەنانە دەگەرەوەندەش خەڵکی تێ بچێ دەکاتە ئەوەندە ڕێزم هەیە بۆ جۆرە حسابکردنە بەڵام ئەو یەکشتی لەبیر دەچێتەوە پێم خۆشەکە ئەوەمان لە بەرچاو بێ کە کوردستان بەستەنیا باشووری کوردستانیە بەداخەوە ئەم زێنیەتە لە باشووری کوردستان زۆر زاڵە کە دەڵێن کوردستان مەبەستیان باشووری کوردستانە بەڵام ئاگیان لە بیریان دەچێتەوە کە ئەوە ئێمەش دەگرێتەوە یعنی ڕۆژهەڵاتیش دەگرێتەوە کە تۆ دەڵێ کوردستان هەمووی دەگرێتەوە باکوور دەگرێتەوە ڕۆژاوا دەگرێتەوە وەختێک کە بە ناوی کوردستانەوە گشتگیری دەکەین ئیتر ئەوە زۆر شوێن دەگرێتەوە من پێم خۆشە کە بەرگری بکەم لە بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستان کە هەستی نەتەوەی عاتفە بۆ نەتەوەکە و بۆ نیشتمانەکە ئەوەن زۆر بەهێزترە لە ئەو وێبەستە ئاینی و دینیەی کە بۆ نمونە لە باشووری کوردستان هەیە لە باشووری کوردستان ئەرێ کەعبە ناگۆڕنەوە بە کوردستان
کەعبە یا موویەکی محەممەد لای ئەوان پیرۆسترە لە هەموو کوردستان وانە بەڵام هەرچەند با پێم خۆشە گشتگیری نەکەم هەمووی وانە بەڵام بەداخەوە زاڵە ئەوە زاڵە جا من پێم خۆشە کە ئەوە لە بەرچاو بگیرە کاتێک کە باسی ئەوە دەکەن با ئەو پارچەگەراییە کە بووە بە باو بووە بە مۆد وەختێک کە باس لە هەر کەسە و باس لە شوێنێک لە کوردستان دەکا بەشێک لە کوردستان دەکا بەڵام کە دەڵێ کوردستان ئیتر هەمووی دەگرێتەوە ئەوە من بە ناڕەوای دەزانم پێم خۆشەکە ئەم هەڵانە نەکرێت لەگەڵ ئەوەشتا کە سەبارەت بە ئەگەر تەنانەت باشووری کوردستانیش بێت من پێم وایە کە بۆ باشووری کوردستان دەبێت خەسارناسیەکی تایبەت بکرێت کە دۆخەکە بەڕاستی چۆنە پێش ئەوەی کە ئێمە هەستیم بڵین ئەها لەوێ ئاوایە لەوێ ئاوایە لەوێ ئاوایە ئەوە پێویستی بە ئاناتۆمیە پێویستی بە خەسارناسیە و ئەنجامەکەی دەبێ ئەنجامێکی زانستی بێەوە بەپێی ئەم ئەنجامە زانستی ئێمە دابنیشین بڵین کە ئاوایە و ئاوانیە و دەنا شتێکی دیکە کە پێم خۆش بوو لەسەر ئەو بابەتانەی کە کاکاوە باسی کرد دەستی خۆش پێشتی زۆر جوان و ڕێکوپێکی باس کرد بەشێک لە باسەکان چۆ ناو باسی حیزبایەتی و حیزب سالاری و کۆمەڵێ دیاردەی گرێدراو بە حیزب سالاری کە پێم خۆشە تەوەرێکی تایبەت بێ لە داهاتوودا باس لەسەر حیزبکردن ئەو شۆ باسەکە لەسەر دین و ئاین و هەڵوێستی مەلایانی کوردە کە بە چەند شێوە هەڵوێستیان گرتووە یەکێ لەوانە کە هەڵوێستی دژە نیشتمانی و دژەنەتەوە یان گرتووە کە ئێمە دەبێت چی بکەین وەکو دیاردەیەک چارەسەری ئێمە چییە زۆرتر چارەسەری گرینگە لەوەی کە تۆ بە دوای دابچی و هەڵی کۆڵی بزانی کە چۆنە و چۆن نییە هەموو ئەو شتانەی کە پێویستە بکرێ وەکو خەسارناسی وەکو ئاناتۆمی ئەوانە هەمووی بنەمایە لە چاوی منەوە بە شتێکی باشی دەزانم بەڵام ئەگەر ئیمکانەکەیمان نەبێ ئێستا کە گومانم نییە لەوەی کە ئیمکانەکەیمان نییە کەواتە زۆرتر دەبێت لە بیر چارەسەری دابین من لەوە زیاتر کاتتان ناگرم دەستان خۆش بێت ڕێمانی بۆ تێبینیەکەت هەڵبەتە جوابی تێبینیەکەش دەبێ هاوڕێبێستون بۆ خۆی بیداتەوە من ناتوانم خۆی وەڵام بدەمەوە بەڵام سپاس بۆ ئەوەی کە کاتاندانیا کاتێکی خۆش هاوڕێیانی دیکە من دەتوانم دوو کەسی دیکە وەربگرم بەڵام تکایە خێرا پێم بڵێن کێ پێی خۆشە دوو کەس من ناوەکانیان دەنووسم دەتوانن بەشدار بن چونکو دەزانم ئێوەش سبەینێ لە ئەوروپا ئەوانەی کە لە بەشدارن و لە ئەوروپا ئەژین سبەینێ ڕۆژی کاریە و ئەبێت بچنە سەرکار تکایە دوو کەسی دیکە وەرئەگرم من کێ پێی خۆشە من زۆرم پێ خۆشە دوو هەواڵی ژن بەشدار بن من داوام کرد لە هەواڵژاڵە ئەگەر لێرە ماوی یا هەواڵ لەیلا ئەگەر لێرە هەن تکایە پێم بڵێن زۆرم پێ خۆشە کە بەشدار بن هەواڵانی ژن زۆرم پێ خۆشە کە بە تایبەت لەسەر ئەم بابەتە هەڵوێستیان هەبێت وە ڕاوبۆچوونی خۆیان دەربڕن هەواڵژاڵە تۆ لێرەی ئۆکەی هەواڵژاڵەوە ڤیدیۆکە دەنێرم بۆت سڵاو ڕێز ئێوارە باش هەواڵژاڵە سڵاو ڕێز ئەو کاتیتان باشی زۆر ڕێزمە هەیە لە خزمەتی خۆت و بەشداربوانی هێژە بابەت زۆر باسکرا من بە کورتی هەوڵام چەند بابەتێک کە بەڕاستی لە بینی قسەکانی هاوڕێیان من پێم خۆش بوو ئاماژەی پێ بکەم وەکو کومنتیش کومنت بنووسی بەڕاستی من باسم لە ڕاستیەکان کرد هەرچەند ئەوە ئەرکی سەرشانی هەمومانەکە
یارمەتی بەڕێستان بنکەوە زەحمەتێکێکی لە وەختی خۆت مایە دانی باڵحەڵ دی ئەوە لایڤەکەیت و ئێمەش یارمەتیت بین لە ئاستی توانای خۆمانە بەڵام بەنسبەتی ئەو بابەتێکەوە ئەمشەو باستان لێکرد خۆشیشە هەواڵان یا کەسانێک کە بەشداریەکەن ئەو خواهشیان لێ بکرێت کە لە چوارچەوەی مژارەکە بابەت قسە بکەن بە بتوانین بەڕاستی نەتیجێکی دروست و لە شوێنی خۆیان بگەین من ئاماژە بە چەند بابەتێکەکەم ئەمڕۆ یا بتوانم بێژم لە ماوەی ئەم چەند ڕۆژە چاوم لەوە کردێت کە حساسیەتێکی تایبەت ئەڵێ بە ئەنقەس چوارچێوێک وە فەزایەکی لە فەزای مەجازیە شرایەتێکیان فەراهەم کردووە کە ناکۆکیەک لە ڕووی ناوچەگەریۆ لە ڕووی بە شێوازێ لە بینبردنی حسی نەتەوەیی و زۆری لە بابەتەکان بە ئەنقەس کراوە و ئێمە وەکو هەواڵان کە من باسی لێکم یا ئەو هاوڕێ بەڕێزانی کەوا ئێسا گوێیان لە قسەکانی منە من ئەو خواهشیان لێکم و تەمەنیان لێکم بێ ئێمە نەبین بە دەستاوێزی ئەو جۆرە کەسانە بەڕای من وەکو شخصی خۆم بەڕای من ئەو کەسانە ئەشێ بایکۆتکردن چۆنە مەسەلەن ئەو ئیسا هەواڵکاوە باسی کردوتی لەسەر شەیدبوونی ئەو هەواڵژنەی کە ئەمڕۆ گیانی خۆی بەخ کردووە کوردێک هەستاوە شۆڕژگێر مەسەلەن بڵێ هەواڵ ئێستا نووسی کۆمنتێکی مەسەلەن ناشرینی نووسیە ئایا بەڕاستی ئەو جۆرە کەسانە لیاقەتی ئەوەیان هەیە کە ئێمە دانیشین وەڵامی ئەوانە بینۆ بەڕای من وەکو خۆم جارێکی تر ئەڵێم بایکوت کرێن جوابیان نەدرێتەوە بە هیچ عنوان چۆن چاوم لێ کردووە یعنی ئەگەر هەواڵان بەشداری نەکەن هاوڕێیان بەشداری نەکەن لە لایڤەکانیانە بە هەموو یانۆ 15 نەهایەتی 20 نەفرن و ئایا بەڕاستی بەو 20 نەفرە و بەو جەماعەتە کەم و کورتەکە لە دەوروبەریانە هەیە ئایا ئەتوانن بگەن بە ئامانجەکانیان با بگەن ئەمە لایەنێکی بابەتەکە بەڵام لایەنێکی تری مەسەلەکە کە بەڕاستی زۆر سەرنجی منی ڕاکێشاوە زۆر دقەتەکەم لەسەر ئەو بابەتە من ناڵم ڕۆژنامەوانم بەڵام ماوەیەک لە میدیاکانە ئیشم کردووە کارم کردووە لەسەر ئەو باوەڕم ئەگەر کەسێ بەدڵ ڕۆژنامەوان بێت ئەگەر نەتوانێت بێلایەنی خۆی ئیسبات بکات بەڕای من هەموو شتێکی بەتایبەت لە لایەنی ڕۆژنامەوانی و کە کارێکی مقدسە ئەچێتە ژێر پرسیار وەکو نمونە من باسەکەم بەڕستان ئەڵێن ناوبێنن من خوا نەخواسە حەز ناکەم یا قەستی بێحورمەتیم بە کەس نییە بەڵام وەکو کەسێک کە لەو چوارچەوە کارم کردووە ئیشم کردووە کەسێک وەک کاک عەلی جوانمەردی بەڕاستی من ئەو پرسیارم لە بەڕێستانی خۆزگە بمتوانێت کونتاکتی مستەقیم لەگەڵ جەنابتان بووە کە بۆچی ئێوە ڕاستەوخۆ باس ناکەن کە ئێوە لایەنگەری بارزانی ئایا کێشەیەک هەیە چ بابەتێک هەیە چ من وەکو شخصی خۆم بەڕاستی بۆم جێی پرسیارە کە بۆچی ئەلەنی نایژی کە من لایەنگەری بارزانیم ئەمڕۆ من لایڤ بەرنامەیەکی بەڕێز کاک عەلیم دی هەزەکەم زۆر بە کورتی باسیکەم کە بە ئاشکرا و مستەقیم و غێرە مستەقیم لایەنگەری لە بڵێن حیزبی پارتیە کرد ئێمە کێشێکمان لەسەر ئەو بابەتە نییە ئازادە ئینسان چۆن بیرەکات و لایەنگەری چه حیزبێک بێت ئەوە بەخۆی پەیوەندی هەیە بەڵام شاردنەوەی ئەوە وەسوی سفادەکردن لەسەر ناوی ڕۆژنامەوانی و دەرخواردانی بابەتها و لایەنهایە کە تۆ بە ناو ڕۆژنامەوان دەرخۆری خەڵکی بێ پێما بێ شێوازێکی جوان نەبێ کاک عەلی حەداقەل ئەگەر کەسانی ئەوام کە لە دەوروبەرە هەن ئەوە تەشخیصنان ئەو کەسانی کەوا لەسەر ئەو بابەتن و لەناو ئەو بابەتە کارەکەن زۆر بە جوانی هەست بە ڕەوشەکەی جەنابتانەکەن پێم وا بێ لەباری کاریۆ کە ئێوە ئەڵێن ڕۆژنامەوان ئەمە لایەنێکی بەڵام لایەنێکی تریشی لە بواری کەسایەتی و شخصیەتی ئێوە کاریگەری ببێت مەسەلەن من خۆم کەسێک ئەڵێم لەو چوارچێوە کارم کردم بۆم زۆر جێی پرسیار بوو کە کاک عەلی بۆچی واکە مستەقیم و غێرە مستەقیم باسی کەرکووکەکە لە سوورەتەکە هەر لەو لەلایەنێکی تریشۆ لە چەند بابەتێک لە لایفەکان یا من دیمە ئەڵێ من ڕۆژهەڵاتیم ئێمە پەیوەندیمان بە پارچەکانی ترۆنیە ئەی بۆ ئەوە حەساسیەتە لەسەر کەرکووکەیە کەرکووک دڵی کوردستانە هەروەکە ئێستا ئەفرین دڵی کوردستانە هیچ فەرقی نییە ئەفرین بۆ ئێمە شارێکی کوردستانیە کەرکووکیش هەروە بۆ ئێمە شارێکی کوردستانیە بەڵام تو وەختی ئیدعاکە ئەڵێ منی ڕۆژهەڵاتی جا چکارێکم بەسەر ئەفرینەوە هەیە چۆن لەو لای تر هەڵەگەڕیت و ئاماژاکەی بەسەر کەرکووک و لە شرایەتێکی خاسە
کە پەیوەندی ڕاستەوخۆ بە دابەزین و هەڵبەزین و یا بڵێن سەرکەوتن و نەکەوتنی لایەنێکی حیزبی هەیە. ئەمانە هەموو شتایەکن کە ئاشکران و پێم وابێ ئێمە وەکو هاوڕێیان ئێمە وەکو هەواڵان زۆر سەری خۆمان بەو جەماعەتۆ ئەگەر بێشێنین نازانم من خۆم وەکو خۆم ئەڵێم جارێکی تر باش نییە و بایکوتیانکەین و ئەگەر بایکوتیانکەین من ئەو نەتان ئاماژە پێ ئەەکەم چون من چوومەتە سەر فەیسبووکی ئەو جەماعەتە ئەو کەسانە و زۆر بە وردبینی و چاوم لە بابەتەکان کردووە چاوم لە قسەکانیان کردو چاوم لە لایڤەکانیان کردووە کە هەمویان بە چه ئامانجێک و هاتوون لایڤی وا ئەکەن و هەدەفیان چییە و چاویشم لێ کردووە ئەگەر هەواڵانیان لێ دەرخەی باوەڕکە بە هەمویان و شاید 15 نەفەر 20 نەفەریان تا بمێن جا ئەگەر شتێکی تر بابەتێکی تر پرسیارێکی تر هەیە لە خزمەتانە. سپاس هاوڕێ مژاڵە بەڵام زۆر ڕاستە کەسانێک هەن کە دەیانەوێت ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ خۆیان مەترەحکەن یان ئەو بیر و بۆ چوونە یان زەهنیەتە ژەهراویانەی کە هەیەە بەڵاویکەنەوە هەرچەندە کە ئەهەمیەتیان پێ بدریان گرنگیان پێ بدرێ گەورەتر ئەبن بەڵام هەندێک کەس هەن کە ئەم زەهنیەتانەیان هەیە ئەم بیر و بۆ چوونانەیان هەیە لایڤ دەکەنەوە و لە ڕێگەی ئەو زەهنیەتانەوە دەزانن نقطە زەعفی خەڵک زۆر باش دەزانن لایڤ دەکەنەوە 4-5 کەس دادەنیشن گوێ لە لایڤەکانیان دەگرن یان سەیری لایڤەکانیان دەکەن و دڵنیام لە 90% ئەو کەسانەی کە گوێیان لێگرن کە ئەیان بینن نایان ناسن نازان لە کوێوە قسەکەن نازانن دەستیان لە بەرۆکی کێیە نازان لە ئاخوڕی کێ نانەخۆن لەبەرەوەی زۆر گرینگە ئەگەر مرۆڤ بێت ئەمانە بەڕاستی لەکوێوە هاتوون چی ئەکەن هەدەفیان چییە دەستیان لە باخەڵی کێیە لە ئاخوڕی کێ ئەخۆن ئەوانە بۆ خەڵک ڕوونکردنەوەی زۆر باشە بۆ خەڵک بە وشیاریەوە هەرس و کەوت لەگەڵ مامەڵە لەگەڵ ئەم جۆرە کەسانەیە بکات. بەڕێزگیان ببوورە ئەگەر ئیجازە بی من بە نوکتێک لێرە ئاماژەی پێ بکەم بەڕاستی خەڵک هوشیارن شاید ئیسەر ڕاگەیاندنەکانی کوردی لەلایەن چەند حیزبێکی کوردی و بەرحاڵ مناڵم داگیر کراوە ئەمە بابەتێکی تایبەتە بەڵام خەڵکی ئێمە هوشیارن ئیسێ و ئاماژەتان بەوە کرد خۆشتان ئەو ئاماژەتان بۆ خاڵە کرد کە خەڵکی باشووری کوردستان ساحێ و هەڵوەستن ئەو هەڵوێستە لە کێوە دێ لە زانیاریۆ دێ لە هۆشیاریۆ دێ لەو حسینەتەوەیۆ دێ کە بەڕاستی ژن و پیا و چۆن بڵێم سۆزێک و عەتفێک و بابە خاکی ئێمە من ئیسە خۆم لە ئەوروپاژیم بەڵام بەداخەوە شاید ئیسە زۆر لە هاوڕێیان بڵێن ئەی تۆ بۆ ناچی تۆ بۆ کوردستان و نازان فلان من ئەگەر شەرایەتم مناسب وایە نەمەخستە سەعاتێکی تر و بڕیاریشم داوە ئەگەر کوردستان بەتایبەت بەشی ڕۆژهەڵاتی کوردستان ڕزگار بێ بە پیادە هەسم بڕۆمەوە بۆچی چون هیچ کوێ لە دنیا بە وڵات و خاکی ئینسان خۆی نابێت با یەکشتی تریش هەیە ئەگەر ئیجازە بێ باسی بکەم ئەگەر ئەفرین ئەمڕۆ وایە کە لە بەرچاوەکانە ئەمڕۆ ئەگەر ئەفرین ئاوا ناوی داوەتۆ ئەگەر ئەفرین ئەمڕۆ ئاوا بانگەوازی بۆ ئەکرێ لە وڵاتانی دەرەوە باوەڕکە دوێنێ لە شاری کۆلن ئەسەن نفوسەکە جەمعیەتەکە بۆ ناشمەریە قابل شمارش نەبوو ئایا ئەمە هۆشیاری خەڵک نییە چییە کارتی داوەتیان نردووە بۆ ئەو خەڵکە من کەسانێک ئەناسم 700 کیلومتر دوور بوون بە سەیارەی خۆیان بە پارەی خۆیان دەی هەسەڕێکەوە مناڵی وردیان هەیە شرایەتیان هەیە گرفتاریان هەیە ژیانی ئەوروپا زۆر زەحمەتە هەستاون چوونەتەوێ ئەوە چی ئەگەێنێت خۆ کەس کارتی داوەتی بۆ نەناردن ئێدەدە خۆ لە کەرکووکیش ئەوەی هاوڕێکی خۆشەویست نووسێتی ئەی کەرکووتان بۆ فرۆشت کێ فرۆشتی ئەمانە هەموو جێی پرسیارە تاکی ئێمە چاومان بەسین بەرە ڕووی واقعیەتەکان ئەسڵ من نەوەک لایەنگرێکی هیچ لایەک یا حیزبێک یا چۆن بێژم فکرێکی تایبەت وەکو ئینسانێکی ئازاد وەکو ژنێکی ئازاد من ئەوە بۆ ئێوە باسەکەم باشە تاکە ئێوە خۆتان نایەنەوە بە خۆتان ئەمەینێ بەسەر ئەوە ئەوەینێ بەسەر ئەوەیژە خەتای ئەو حیزبە بۆ ێژە خەتای ئەو حیزبە بۆ ێژە فلانە کەس بۆ ێژە فیسارە کەس بوو
ئەشی ئەمە دانیشین ڕوونکردنەوەیەکی فکری لەسەر ئەو چوارچێوە سوالانەی کەوا هەمیشە خۆمان لە ناوخۆمانیەکەین بە یەکتری بین، بەڵام نا ئەمە شێوازیەتی کە من لایفکەم و خۆمی تیا بنوێنم بەشێ لە ئەهدافەکەم خۆنوانێنی خۆمە. ئەینا بۆچی ئەشێ سمێڵم بابم و لە قسەهای ئانچنانی ئیسفادەکەم و بە شێوازێکی ناشرین دانیشم هەموو پیرۆزیەکانی کورد کوتمەوە. ئەوە شێوازیەتی؟ ئەوە ڕەوشیەتی؟ ئەمە لایەنێکی تریش نازانم بابەتەکە ئەگەر من زۆر باسی لێکم زۆر بە درێژی ئەکێشێت. بابەتێکی تر حضوری ژن لە ناو ئەم ڕێخستنا. جارێکی تر بەڕێز ئاپۆ زۆر بە جوانی ناسنامەی ژنی پێناسە کرد وە کاتێک کە ژن خۆی ناسی کەسانێ وەک شەهید ئەوێستای لێ ئەبێتەوە کە بە دڵ و بە گیان فەدانە هەستا چوو خۆی لە ناو جرگەی دڵی دوشمنا خۆی تەقانەوە. ئەی ئەگەر وانە بواە ئەمڕۆ هەر ئەو ئەوێستا ئەبوو بەو ژنەی کەوا لە شنگال سیش دشی داگیر کراوە. باشە ئەوە نازانم ئێوە ڕخنەتان چییە بەڕاستی؟ ڕخنەکانتان ئایا بەڕاستی لە جێی خۆتا هەیە؟ ئەی کاکی برادری من کە باسەکەی باسی سوسیالیست و کۆمونیست و نازان بەرابەری و حقوقی ئینسانەکەی، ئەی ئەگەر ئەمە بەرابەری نییە لە ڕۆژاوا چییە کە ژن لە پرۆسەی سیاسیە لە شەڕە بە هەموو شەرایەتەکەی و بە هەموو ڕاستیەکانی و شان بە شانی پیا و خەریکە لە پرۆسی شەڕ و سیاسەتە خەریکە بەشدارە بێت. ئەمە کێ ئەو ژنەی ئافراندا؟ ئەوە کێ ئەو ژنەی دروست کردا؟ ئەوە کێ ئەو ئینسانی گەیانە بۆ مەرحەلە؟ ئەوە کێ ئەو جەسارەتەیدا بە ئێوێستا کە بچێت لە ناو جەرگەی دڵی دشمنا خۆی بتەقێنێتەوە؟ خۆ ئێژن ژن ترسەنۆکەم، خۆ ئێژن شن ساحێ و عەقڵ نییە، خۆ ژن ساحێ و بڕیار نییە. ئەی بۆچی وەختە ژن خۆی ناسی و بڕیاریدا لەسەر ژیانی خۆی کە ئیتر بەسە بۆ نابەرابەری و بێعەداڵەتی ئەژین بۆ ئازادی، مردن لە پێناو ئازادیە. ئمڕۆ بەرادەرێک ئەنووسێ وەڵا ئەوە نەبێ بە مۆدێلێک و نازانم نەبێ بە شتێکی سونەتی. کامە سونەت برادەری من بۆ ئازادی خۆم، تۆ بۆ ئازادی خۆت، بۆ ئازادی وڵاتەکەت ئەشێ بەها بین، بەهاش ئەشێ لە گیانی خۆت مایەدا بنێ. ئەی چی بکەین؟ ئیسە هێرشێکی نابەرابەر کراوەتە سەر شاری ئەفرین، چون ژنەکانیان بن بەدەسەوە، چون خەڵکەکە خۆیان بن بەدەسەوە، شارەکەیان چۆڵ نەکردە. زۆر بوێرانە مقاومەتەکەن، وێ ساون بە ژن و بە پیا و گەورە و چکۆلو. تۆ بینی حتا پیرێژنەکانیان دانیشتن خواردن، یعنی لە پشت جبهە خەریکن خەڵک یارمەتی شەڕوانانان. ئەمە چیە گەینێ؟ ئەمە هەستێکی لە دڵۆ کە زانی چۆنە نازان بابەتەکە چۆن باسکرد. ئەسن بەڕێز ماریا من پێم وایە ئەو کەسانە ینی بە زانیاریەوە کاراناکەن، چون ئەوەی کە من ئاگام لەبوو دانێت لە هاوڕێوان بەڵدانەی لە هاوڕێیان باسی کردوتی شاید لە ڕۆی ناهۆشیاری و بێنازام شاید فڵان فیزە، چون ئەسن واقعیەتەکان بە بەرچاوەیە. من چۆن نتوانم کەرکووک و ئەفرین بێکۆ مقایسە بکەم؟ هەردووکی دڵی کوردستانە، فەرقی چییە؟ بەڵام ئەو لەکوێ خۆتان بەتوانی خۆتان ئەڵێن کەرکووک فرۆشیە، بەڵام لە ئەفرین تۆ تمشاکە کچێکی جوان، کچێکە لە ئەو جێوایە کە پێویستی بە ژیان هەیە، بەهرە بەرێ لە ژیان دێ پێناسێکی ئاوا لە خۆی بە دنیا نیشان ئات. چیتان ئەوێ؟ باسی مافی ئەمە جیاوازی فەلسفەی جیاوازە، فەلسفەیە کە لە کەرکووک بووە و فەلسفەیە کە لە ئەگەر تۆ ڕاستی بەڕێزماری، ئەگەر تۆ بەڕاستی شۆڕشگێری لە شۆڕش ئەەکەی بۆچی؟ بۆ بەرابەری ژن و پیاو نییە؟ بۆ دەرکەوتنی ڕاستیەکان نییە؟ بۆ پاراستنی پیرۆزیەکانی کورد نییە؟ بۆ پاراستنی خاکی کوردستان نییە؟ ئەی ئەمانە چییە؟ من چاوم داگرم بەسەر هەمووی ئەمانە. ببوورە پێم وابێ من خەریکم زۆر قسەکان درێژەکەم، بەڵام مەجموعەیە شت لەسەر دڵما هەیە نازانم بەڕاستی ئینسان چۆن باسی کاتمان هەیە بۆ من ئەتوانم هەتا 3 سەعاتی تر سپاس دەکەم، بەڵام ئەمە بەڕاستی واقعیەتێکە. چونکو دەزانی هەواڵژاڵە ئێستا بەڕاستی ئەو هێرشانە کە ئەکرێنە سەر ڕۆژئاوا یەکێک لە گەورەترین هۆکارەکانی ئەو بەرابەریە ڕەگەزیەیە کە لە ڕۆژئاوا هەیە.
ئەو ڕۆڵە تازەیە کە ژن بۆ یەکەم جار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیەی ئەوەیە کە ژن هاوسەنگەر و هاوڕێ و هاو ئاهەنگە لەگەڵ پیاوە لەگەڵ پیا و لەگەڵ هاوڕێ پیاوەکانی سنگەرەکانی ئەپارێزێ بەهاکانی ئەپارێزێ مافەکانی خۆی ئەپارێزێ وە شەڕ ئەکابوس لەبەرەوە هەم ناسیۆنالیزمی کلاسیکی کوردی ئەمە بە مەترسی ئەزانێ بۆ خۆی وە هەم کەسانێکی بێوجدان کە لە چوارچێوەی ئیسلامی سیاسی یان ئیسلامی کۆنزەرواتیڤە ئەمە بە مەترسی بۆ خۆیان دەزانن. بڵێ بۆ یەکەم جارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وەکو خۆتان ئاماژەتان پێکرد ژن بەشدارە ژنێک کە ناسنامەی خۆی هەیە ژنێک کە خۆی ناسی ئینامە لە شۆڕشەکانی ترە مێژووی کورد مێژوویەکی دوو درێژمان هەیە لە شۆڕشی کوردی ئەگەر باسی بکەین بۆ ژنیش بەشدار بووە وەکو برادێک کە ئاماژەی پێکردەوە بۆچی ژنە باسی ژنانی کۆمەڵە ناکەن خۆ یەکەم کەسانێک کە بەڵێ کە باسی شۆڕشی باشی بەرابەری و نازانم وەکو بەشدار بوو لە شۆڕشە ژنانی کۆمەڵە بوون ڕاستە ئێمە ئەو پیرۆزیانە هەمیشە ڕێزمان گرتو و ڕێزیان لێ ئێنین و ئەو کەسانەی کەوا خەباتیان کردە لەو ڕێگا بەردەوام بۆ ئێمە جێ ڕێزن بەڵام من ئەو پرسیارە لەو برادەراکەم بەکوێ گەی ئەو شۆڕشەکە تۆژی دەسی پێکرد ئەیکوا نەتیجەکەی ئەیکوا مەحەسەڵەکەی بەڵام ژنێکە لە ڕۆژاوا جارێکی تر ناسنامە و کەسایەتی خۆی پیا کردووە نمونونەکەی لە بواری تئۆریا کە ئێمە باسەکەین ژن ناسنامەی خۆی ناسیت و جارێکی ترزین و بووەوە ئێمە وەکو فەرسەفەی بەڕێز و جالان باسی لە یەکەین بەڵام لەباری پراکتیک و ئەمەڵیا یەکەم جار لە ڕۆژاوای کوردستانە ژن جارێکی تر پێناسێکی نوێی لە خۆی خوڵقاند هەمیشە سوالەکەن ئەوە ژن زەعیفە بۆیە ناتوانێت لە پرۆسی سیاسی و شەڕا بەشدار بێت ئەی بۆ شرایەتی بۆ فەراهەم بوو لە کۆبانیە کە دەنگدانەوەیەکی جەهانی بوو توانی سەرکەوێت و ئێسەیش هەر ئەو بەرخۆدانە لە کۆبانیا لە ئەفرینا خەریکە ئەکرێ ئەمە نیشان ئاکە ژن ساحێوی هێزی تایبەت بە خۆیەتی بە شەرتێ شرایەتی بۆ فەراهەم ئیسە بکرێ یاک و خۆی بەشدار نەبوو ئەمە مەقولێکی ترەکە زۆر قسە ئاڵەگرێ و بە کوردی خۆمانەڵێ زۆر ئاو هەڵەگرێ بەڵام بە بەشداربوونی ڕاستەوخۆ و ڕاستەقینە نەمنکەن بە سمبولێ چون جوانم بمخەنە ڕێزی بەرەوە بەشکەم دوربینەکان فیلمم لێ بگرێت ئەمانە زۆر هەیە من زۆرم دیوە زۆریش پێ ئێشیاوم بەڕاستی وەکو بووکە شوشەڵەیە بمخەنە بەرەوە بڵێن وڵاوەژن بەشدارە یا حاڵە حەکایەتێ کە بەڕێز حەیدەری باسەکە ئەڵێ لە ژنان وەکو کەرسێکی جنسی نازانم فلان بۆ ئیسلاحاتانەی خۆی کەڵکیان وەرگدووە کامە کەڵک بەڕێز ژنان لە کۆبانی یەکێ لەو هۆکارەکانی سەرکەوتن بوون ئێسەیش لە ئەفرین تۆ ئایا ئەو سوالە لە خۆت ئەەکەی کە ئەگەر شاید ژن بەشدار نەبووایە لە کۆبانی سەر نەکەوتایە تۆ خەریکی ئەو سیستمەی ئەو شۆڕشەی کەوا سمێڵە بۆی باداوە و باسی لێ ئەەکەی ئەی بیتە ژێر پرسیار ئەش بەرابەری ژن و پیاوە لێرا چاو لێ بکە نمونەیەکی ڕاستی لە ژیان لە شرایط لە سەختترین شرایطە کە لە کۆبانی بوو ئەوی شەڕێکی نابەرابەر هەر ئەو حاڵەتش کە ئێستا لە ئەفرین هەیە بۆچی سەرکەوتن چون ژن شان بە شانی پیا و بەڕاستی بەدڵ هاوبەش بوون نەوەکو بوو کە شوشەڵێ نەوەکو جلی جوانی لەبەرکەن و کەوشی پاژنە بەرزکات و ناخونی درۆژەکات و قژی سوور کاوچێ لە ناو مەجموعەیەک بارحاڵ شەکەڕایتر لەسەر هەر ناوێک گۆرانی بخوێن و فڵان و فیساری تۆ خۆتان نەزان بابەتەکە من واردی و مەقولانە نابم چون حەز ناکەم بەڕاستی شتەکان لاواز نیشان بم حەزەکەم نقطە قووەتەکان باس بکرێت ئێمە نقاتی قووەتمان زۆرە وەکو کورد ژنێکمان دە ژنە پیاوێکمان دە پیاوە بەڵام حیفە با خۆمان بەباشی بناسین و ڕێز لە پیرۆزیەکانی یەکترین بگرین وەوا بێڕێزی بە یەک نەکەین لەلایەنی ئەوەکە باوە ئەگەر حیزبی تۆ سەرکەوێ بۆ من سەرکەوتنە ئەگەر حیزبەکەی من لایەنەکەی من فکرەکەی من سەرکەوتنە بۆ تۆ بۆچی چون گشتمان مەجموعەتەن کوردین و ئەوە زۆر گرینگە ئیتر ئەگەر بابەتێکی تر من ئارزم کردن ببوورە من تۆزێ ئەگەر لە بواری بە قسەکردن و بە شێوازێ ئەگەر چۆن باسی کەم
حەزەکەم شێوازی قسەکردنەکەم بە جۆرە بێ کە دوایی لێمان نەگرن بە ئیرات و ئەلامە سوالدا بنێن بەڵام حەزەکەم زیاتر لەوە توولی بم زیاتر درێژەی پێ بم ئەگەر بابەتێکی تر هەیە فەرمون بەڵام جارێکی تر ئەڵێم ئەگەر کەسانێک ئەبینن لەسەر هەر ناوێ هەر حرەکەتێک هەر فکرێک بێڕێزی بە پیرۆزیەکانی کورد دەکەن من خواهشن وەکو پێشنیاری خۆم ئەم شەو ئەڵێم بێن بایکۆتیان کەین هیچ ئەعتبار و ئەهەمیەتێکیان پێ ناین چون ئێسەوەزان ئەگەر فەرزی مثال من ئیمڕۆ هەواڵێکم دی کە زۆر بە ڕێز و بە حورمە جوای دانێ لە کۆمنتی دانێ لە برادرانەیدا بوو هەڵگەڕابووە پێوە چیەوە ئێش بە دڵە گەیە بۆیە من ئێش بە دڵ مەگا وەختی تۆی کوردی بەرابەرم داعانیشی باس لە کچە شەڕوانێکەکەی بە ناوی ئەوێستا خاپوور کە بە هەموو جوانیەکانی ژیان و هەڵساوە خۆی خستۆتە ناو و ناوجەرگەی دوشمن بەس تۆ دانیش ئاوا باسی ئەەکەی بەڕاستی بۆ من جێی سوالە لە ڕاستی ئەوە لە نەزانیەوە دێت ئەوە لە نەزانیەوە دێت لە جەهالەتەوە دێت ینی مرۆڤ کە کوێر بوو بە ڕاسیزمی نەتەوەییان بە ڕاسیزمی ئاینیەوە کە کوێر بوو واقعیەتەکان ناتوانێت ببینێت ئەوانە یان خۆیان گێژەکەن یان بەڕاستی هەر نەزانن تێناگەن کە فەلسفەی سوڵتان ڕەجەب و ئەسکەرەکانی بە ناوی سوورەتی فەتحەوە بۆ ئەفرین چییە؟ ئایا ئەو سەربازانەی کە هێرشەکەنە سەر سەنگەرێک وە بۆ داگیرکردنی سەنگەری شەڕوانە کچەکانی ڕۆژئاوا کە وەکو حۆریە بەهەشتیەکان سەیریان ئەکەن بەو زەهنیەتەوە هێرشەکەنە سەر ڕۆژاوای کوردستان بە ناوی سوورەتی فەتحەوە چی چاوەڕێی ژنی کورد ئەکات چی چاوەڕێی کچی کورد ئەکاوە چی چاوەڕێی پیاوی کورد ئەکات وە لەویە منیش وەکو ئینسانێک وەکو هەر کەسێک لەم ئوروپا کە ئێمە تیا ئەژین لەم ئوروپا کە چەمکی ناموس نییە کە چەمکی شەڕەف نییە لە هەر پێنج ژنێک کە دەستدرێژی سەکسی ئەکرێتە سەر دوانیان خۆیان ئەکوژن لەبەر ئەوە ناتوانن لە بیری بکەن لەبەر ئەوە ئەمە تەجاوزە لەبەر ئەوە ئەمە گرتنی شتێکە لە تۆ کە تۆ هیچ ڕزایەتت لەسەری نییە بە زۆر لێتی دەگرن بە زۆر داگیرت دەکەن ینی 5 ژنی ئوروپایی لە 5 ژنی ئەوروپایی کە دەستدرێژی سەکسیان دەکرێت کە نە موسڵمانن نە ئاینین نە چەمکی شەرەفیان هەیە نە پیان وایە ئەگەر نازام دەستدرێژی سەکسی بکرێتە سەریان حەیایان دەچێ یان ئابڕوویان دەچێ یان ئەم شتانە بەڵام لەلایەن نەفسیوە لە هەر 5 ژن 2 کەسیان یەک کەسیان تووشی دیپرشنی هەتایی دەبێ یەک کەسیان خۆی دەکوژێت کەواتە ئەمن وەکو ژنێک ئامادەم بەڕاستی بمرم بەڵام نەکەومە دەست ئەسکەرێکە خۆی بە ئەسکەری سوڵتان ڕەجەب بوو بە ئەسکەری خلافەتی نیو عوسمانی دەزانێت و ئەمە مافی منە وە کەس ئەو مافەی نییە کە پێم بڵێ ئەمە فەلسفەیەکی غەڵەتە لە ڕوانگەی منەوە وایە ئەشێ ژنبی تا بەڕاستی ئەو بابەتە دەرکەی ئەمە قسێکی زۆر جوانە ڕاستەکەی ئێمە ژنانین کە ئەشێ زۆر بەباشی لە خۆمان تێبگەین و مافەکانی خۆمان بەراوردیکەین بۆ خۆمان بەڵام ئێستا حرەکەتێکی زۆر جوان و ڕێک و پێک سەری هەڵداوە کە ژنی بەباشی جارێکی تر من باسەکەم پێناسە کردووە لە سای سەر ئەو پێناسێ ئێمە ژن لە کۆبانی و لە ئەفرینە بینین و لە داهاتووە لە بەشەکانی تری کوردستانیش ئەیبینین لە ڕۆژهەڵاتیش بە ئاگادار بن برادران و هەواڵان و هاوڕێیانی هێژە ئامادەکاری بۆ کراوە ئێمە هەروە دەستمان نەخسۆ سەردەست و ئاگادار بین و شانازیشی پێوە ئەکەین کە ئەرزمکردن لە چوار بەشەکەی کوردستان ئامادەکاری بۆ ئەوە کراوە چون شۆڕشی ژنە من 100% ئەو بڕیارەتان پێام کە ئێمە سەر ئەکەوین بە دڵنیایەوە هەڵەژاڵە بەڵام لە داهاتووە ئێمە ئێستا باسی مەسئلەی ژنمان کرد ڕۆڵی ژن لە نێو ئەحزابی سیاسی کورد لە کوردستان ینی وەکو بەڕێستان باسیشتان کرد ئێستا کوتمان یەکێک لە گەورەترین هەڕەشەکان بۆ سەر
ناسیۆنالیزم لە چوارچێوەی ڕاستیزمدا، لە چوارچێوەی فاشیزمی کوردیدا و لە چوارچێوەی فاشیزمی ئاینیدا یەکێک لە گەورەترین هەڕەشەکان کە سیستمی تازەی ڕۆژئاوا شەڕوانانی یەپەژە بۆ ئەم دوو نەوعە ذهنیەتە، بۆ ئەم دوو نەوعە فەلسەفە هەیانە مەسئلەی ژنانە. بەڵام ئێوە باسی مەسئلەی ژنانتان کرد، ڕۆڵی ژنان لە حزبەکانی دیکەیە، یان ئەوەی کە پەکەکە یەکەم حزب نییە، کە یەکەم حرەکەت نییە کە ژنی هێناوەتە مەیدانی سیاسی و عسکەری سیاسی و سەربازی، کۆمەڵێشەی بووە. ئەمە بابەتێکی زۆر چڕوپڕە. من هەر ئێستا بە هاوڕێیان و بە هەواڵانی ڕائەگەێنم بەرنامەی داهاتووی ئێمە لە نزیکە لەسەر ئەم بابەتانەیە، هەواڵانی هێژا بەتایبەت هەواڵانی ژن لە هەر حزبێک لە هەر لایەنێک هەن. ئەم پێم خۆشە ڕاو بۆ چوونی هەر کامتان زۆر بە سینگفراوانیەوە، زۆر بە دڵفراوانیەوە وەربگرم. ئەمە دەبێتە بابەتی داهاتووی ئێمە لەسەر ئەم بابەتە هەرکەس دەتوانێت ڕاو بۆ چوونی خۆی بەرابەر بەو سیستەمەی بەو حزبەی کە تێیدایە چالاکی ئەکات دەری ببڕێ ئارگۆمنتی خۆی هەبێت بۆ بابەتەکان. سپاس هەواڵ ژاڵم، سپاس بۆ کاتەکەت و سپاس بۆش هەر بژین و سەرکەوتوو بوون. بەس بابەتێکی تر زۆر بچووکی باسی یەکەم، ئێمە مخالفی ئەوە نین کە شۆڕشی ژن لە هەموو دنیا بووە، نەتەنیا مختصە بە گەلی کورد، لە هەموو دنیا بووە. بەڵام من هەمیشە ئەوە باسەکەم ئەڵێم حەز ناکەم لەو زەربول مەسەلی فارسی سوا دەکەم، نازانم چ زەربول مەسەلێکی کوردی خۆمان باسکەم کە بابەتەکەم بە باشی بگەێنێت. ئەڵێن ئەوە حەساو نییە کە ئێمە لە ڕابردووە چیمان کردووە، نەحساب نییە، من ڕێزم بۆی هەیە هەتا ئاخر. بەڵام ئەساس ئەوەیە کە ئەمڕۆ ئەو شۆڕشە چۆن توانێتی ژن لە پرۆسەی سیاسی وە شەڕا مشتار بکات لە ئەمڕۆ. ئەمڕۆ کە ئێمە باسی ئەمڕۆکەین، ئێمە لە ئەمڕۆ ئاژین، ئێمە لە ئەمڕۆ ئاژین کە دانیشین پلان بۆ داهاتوومان دابڕێژین. ئێمە چیمان کردو؟ ئایا ژنمان گەیانێت و ئاستەیانە وە چاو لەوە بکەین کە بزانین لە ناو بزنەوە کوردیەکانە کێ توانێتی ئەو کارە بکات و حەقانێت لەگەڵ کایە. کاتان ناگرم، هیوادارم کە هەر سەرکەوتوو بن و دەستان خۆش بێ بۆ لایڤەتان. هەر بژین. زۆر سپاس هەواڵ ژاڵە، زۆر سپاس، کاتێکی خۆش بۆ ئێوە و سەرکەوتوو بن. هاوڕێیان، یەک دوو کەسی دیکە وەرئەگرین. هیوادارم هەواڵ لەیلا لێرە بێ. هەواڵ لەیلا لێرەی؟ دوو هاوڕێی دیکە باشە. هەواڵ لەیلا لێرە ئامادە نییە. هەواڵێکی دیکە چەند جارە داوای کامێرا دەکات. هەواڵ مارکۆس. هەواڵ ئەوە من کامێران بۆتان نەرداواتان کرد، بەڵام تکایە دکتۆر پشتیوانیش لێرەیە. دکتۆر پشتیوان بەخێر بێی. چەند لایڤەی دوایی ئێوەم بینی، لایڤی زۆر باش و وتەکان زۆر چڕوپڕ بوون لەسەر مەسئلەی ڕۆژئاوا، لەسەر ئەو سیستمە بەڕێوەبەریەی، ئەو خۆ بەڕێوەبەریەی کە لە ڕۆژئاوا هەیە. پێم خۆشە بەشدار بن. هەواڵ مارکۆس، ئەوە ڤیدیۆم ناردووە بۆ دوای گلەی نەکەی، ئەوە هەر دەڵێ کامێرە بنێرە. بەخێر بێن دکتور گیان، زۆر بەخێر بێن. من دوای ئەو هاوڕێ بزانم و هاوڕێ وەڵام دەداتەوە، چون دەمێکە چاوەڕێیە، دوایی بەڕێستان وەردەگرم. ئەوە مارکۆس، ئەوە ڤیدیۆم بۆت ناردووە.
دوعاکەت گوتی دکتۆر ئەوە بەڕێستان بەڕێز مارکۆس کۆمنتێکم بۆ دانێن بەشدار دەبن یان ناتکایە لەبەر ئەوەی بەڕێز مارکۆس کۆمنتێکم بۆ دانێن کە تکایە بەشدار دەبن یان نا ئەوە شمارەشی معکوبستا دەنێ 1 2 3 کادە دەژمێرم 4 5 6 7 بەڕێز مارکۆس زۆر داوای لێبوردنەکەم پێم خۆش بوو کە بەشدار بن بەڵام پێم وایە یان ڕۆشتون لە لایڤەکە تەواو هەلۆ ئەو کاتت باش ئەم کاتتان باش زۆر سپاستانەکەم بەخێر بێن سپاس دەکەم مەمنون بەڕێز مارکۆس پێم وایە ئێوە لە مێژە لە لایڤەکەدانوە زۆر ئاگادارن کە بابەتی لایڤەکە لەسەر چیە تکایە چونکو کاتمان زۆر زۆر کەمە ئێوە 7 خولەک دەرفەتان هەیە بۆ ئەوەی پەیامەکەتان بگەیەنن زۆر سپاسانەکەم زۆر سپاس حەوت خولەک کاتێکی زۆرە و گونجاویشە بەرحاڵ دەمەوێت لەو ماوەیەدا هەر کاتێک کە ئیشارەت پێکردمی دی فەوری لایڤەکە بدەمەوە خزمەتێەوە بابەتەکە داناوە زۆرترەکەی دیارە و ڕفیقانە قسەیان لەسەر بڕێک بابەتەکە کرد بەڵام بڕێکش بەلا ڕێدا کێشرا خۆی مەبەستەکە لێرەدا ئەوەیە کە بۆچی بڕێک لەو مەلا شاڵوار کورتانە من پیان دەڵم کە بیر و باوەڕی ئەو شەروال کورتانە مەبەستان سەلەفیەکانن وانە بارحاڵ هەر ئەوانەیە کە تەبلیغات بۆەوە دەکەن کە زیاتر دینی ئیسلامیان پێگرنگترە لە مافی حەقخوازانەی میلەتی کورد و ئەو مافانەی کە لێی زەوت کراوە یا میلەتی کورد بەدەستی ئەو ئاینە و ئەو حکوومەتانەی کە ئاینیان بەکارهێناوە بۆ داگیرکردنی ئەوانە بوونە بڵنگۆی ئەو داگیرکەرانە لەلایەکەوە خۆیان پێ بۆتە نۆنەری میلەتی کورد و بە کەیفی خۆیان فتوا لەسەر خەڵکی فەقیر وەژار و لەسەر ڕۆژنامەوانان و لەسەر ئینسانی تێگەیشت و یا ئەوانەی کە دەیانەوێ لە ڕێگای بیر و باوەڕێکی نێوخوازانە کارێک بۆ دۆزی کوردی بکەن ئەوانە لە پەنا ئەوەشدا هەموو کاتێش بوونە بڵینگۆی داگیرکەرانی کورد چ لە ڕۆژهەڵات چ لە باکوور چ لە ڕۆژئاوا و یا لە ئێستاش کە لە باشوور و بەعالەم ئاشکرا بەشێکی زۆریان کار دەکەن بۆ جمهوری ئیسلامی و بەشێکی زۆریشان کار دەکەن بۆ میتی تورکی و ئەوانە جا ئەوانە بەڕاستی ئەمن دروستە کە ئەو بابەتە دانراوە بابەتێکی گرینگە بەڵام ئەوە دەبێت بزانین کە خەڵکی کورد هەم لە باکوور هەم لە ڕۆژهەڵات هەم لە ڕۆژئاوا نازان کەمە بەڵام لە پارسکایان دیکە نیشانیدا کە هەمویان بەڕاستی بە گیان و بەدڵ بە تەواوی هێزەوە پشتیوانی لە ئەفرین دەکەن وەکو چۆن پشتیوانی کرد درستە لەوانەیە یەک چرکەم بدەنێ بەڵام خەڵکی باشووری کوردستانیش لەم ڕۆژانە بەڕاستی لە شەقامەکان بوون و بەڕاستی هەڵوێستی زۆر بوێرانە و هەڵوێستی زۆر باشیان هەبووە هەڵوێستیان نواندووە بەڵام ئەو هەڵوێستەی کە پارچکای دیکە نواندویانە بەڕاستی با ئێمە دەبێتەوە قوعێکی زیاترمان لە باشووری کوردستان بێت کاکە باشووری کوردستان ئێستا زیاتر لە 26 ساڵە بۆ خۆی لەسەر پێی خۆی ڕاوەستاوە یعنی ئەو هەڵوێستەی کە دەبێت باشوور بینوێنێ بەداخەوە نانوێنێ ئەگەر هەڵوێستێکی چکۆلە لە ڕۆژهەڵات دەنوێندرێ لە ناو زەبر و زەنگیا لە باکووردا کە ئەوەی کە ڕژیمێکی فاشیستی وەکو حکوومەتی AKP و حکوومەتی تورکیا لەسەر خەڵکی باکوور دای سەپاندووە ئەوە جیاوازە لەوەی کە ئەتۆ لە باشووردا کە هەموو دەستگاکان لە بەردەستی تۆدایە مەسەلەن دوو حیزبی زەبەلاحی وەکو یەکێتی و پارتی حازر نین ڕاستە و خۆ دیفاع لەو هینە بکەن مەسەلەن ئەتو چاو لە گفتمانەکەی مەسعود بارزانی بکە خۆی لادەدا لە حاڵێکدا کە ئەو دەتوانێت مەسەلەن هێز بنێرێتن بۆ ئەفرین پشتیوانی لێ بکە
لە حاڵێکدا هەر ئەو تورکیەیەکی ئێستا تعارفی لێ دەکات و معاملەی اقتصادی لەگەڵ دەکات دوێنێ کە زەربەی لێدا لەسەر ئەو ڕێفراندۆمی کە بە شێوەیەکی هەویستی بیکاتە ئامانجێک بۆەوەی لە دەسەڵاتدا بمێنێتەوە یا بێوێ مەسەلەن ئەو مافەکە مافی میلەتی کوردە بیچ هەسپێنە لە باشوور بەڵام نەیتوانی لە هەمان کاتیشدا بە جۆرێک لە جۆران دەڵێ پێویست ناکات پێشمەرگە ڕاستەوخۆ وەکو کوبانی بچێ دیفاع لە ئەفرین بکە بەڵام من دەڵێم ئەوانەی ئەوڵەن یەک دانیشتی دیکە نووسیوە کە ڕاسیستی کورد پێی ناخۆشە لە ئەفرین بەرخودانێکی وا دەکرێت یا بەرخودانەکە ئێستا گەرم بۆ تەواوی دنیای گرتوتەوە من ناوی ڕاستیستی لێ نەنین ئەوانە بەکرێ گیراون ئەوەی کە ئێستا لە هەر جگایکی ئەو کوردستانە جا لە کەرکووک بێ لە ئەفرین بێ لە ڕۆژهەڵات بێ یا لە هەر جگایکی بەرخودان بکردێ دش بەداگیر کرد تۆ بڵێ ئەو بەرخودانە بەرخودانێکی ڕەوانیە بە نەزەری من ئەوە پلانی داگیرکەرانی کوردی لە پشتە یعنی هەر کەسێک بێ هەر کەسایەتێک بێ هەر حیزبێک بێ بیەوێ ئەو ڕۆڵە گرنگە یا ئەو خەبات و تێکۆشانێکی ئێستا لە ئەفرین دەکردرێ بە چاوێکی سوکس بە نەزەری من ئەوە پلانی داگیرکەرانی کووردە ئەمە دەبێ وەکو ستونی پێنج چاویان دەکەین وەکو ئەو جەریانە چاوی دەکەین کە هەمیشە حەول دەدا وەختێک کە شۆڕشەکە لە لووتکەدایە شۆڕشەکە بە چاوێکی لاوازەوە بڕوانێ پێشانی خەڵکی بدە بەنسبەت ئەوەی کە زۆر بابەتەکە باس کرا و ڕۆڵی ژن گرینگە لە خەباتەکەدا بێ منیش لەگەڵ ئەوەم کە ژن باشترین هێزە کە بتوانێ جیاواز لەوەی کە هەموو خەڵکی کوردستان دەچەوسێتەوە داگیر کراوە مافەکانی لێزەوت کراوە بەڵام لە هەمان کاتیشدا ژن بە گشتی چەند قات زیاتر مافی زەوت کراوە هەم لە باری مافی یەکسان کە بەداخەوە کولتوری کوردیش بخۆی بۆتە باعیسێک لەوەی کە ژنیش لەو چوارچێوەی کولتورەدا لە چوارچێوەی ئەو زەبر و زەنگەدا زیاتر دەسەوسێتەوە ئەگەر ژن بەشدار بێ مطمئین بن کە ژن بە ڕوحیەکی زیاترەوە دێ بربەرەکانی دەکات چونکی نەدەیهەوێ هەم لە خەباتەکەدا لەو بەرخودانەدا بە دڵێکی فراوانەوە بەشداری بکە هەمیش بیهەوێ مافەکانی خۆی بەدەست بێنێ و ئەوەی کە ئێستا یە پێگەیە لەژێر هەر ناوێکەوە دەکردریێ پێکاکا بیەوێ ئەو ئامانجە بە لووتکەی خۆی بگەێنێ من پشتیوانی لێ دەکەم من لە ناو حیزبێکدا بووم کاتی خۆی کە بۆ ئەوەڵ جار لە کوردستاندا بە ناوی کۆمەڵە هات خەباتی کرد ژنانی هێنا بەدەیان بە سەدات ژن لەو پێناوەدا لە مەیدانی شەڕدا گیانیان لە دەستدا دەیان ژن پێگەیشتن ئێستاش هەر ئەو ژنانەی کە لە ناو کۆمەڵەدا بوون تا دوێنێکە سەوادی ئەلفبایان نەبوو ئێستا لە پارلەمانەکاندا بخۆیان پلەیەکی باش و بەرزیان هەیە ئەوە جێگای خۆشحاڵەیە بەڵام ئەوەی کە ئێمە بمان هەوێ بڵێن چونچینە کۆمەڵە بۆ ئەوەڵ جار ئەو تەلیسمەی پساندووە کە ژنی هێناوە بۆ وەدەسێنانی مافی خۆی یا ئەوەی کە نەیتوانیوە ئەو مافە 100% بتوانێ بە ئامانج بگەێنێ ئەو بۆ معنایە کە ئەو شۆڕشە کە کۆمەڵە تەواوی کرد یا پێکاکا بیهەوێ وازی لێبێنێ ئەو خەباتی ئەو شۆڕشە تەواو دەبێت بەڵکو ئەو خەباتە ساڵ لەگەڵ ساڵ بە پێی کاتی خۆی زیاتر پەرەدەستێنێت چونکینە تازە میلەتی کورد بەوە ئاشنا بوو کە نیوەی کۆمەلگا کە ژنان خەباتی تێدا دەکەن ئەو تا دوێنێکە لە سنەی خێناوی خەباتیان دەکرد لە شاری سەقز و بۆکان و مەریوان بووبوونە پێشەنگ و ڕێپێوانیان دەکرد چەچیان لەشان دەکرد ئەو ڕۆکە لە ئەفرین لە کوبانی خۆیان دەنوێنەوە تا دوێنێکە مەسەلەن لەیلازانە لە پارلەمانی تورکیە خۆی دەنواندەوە ئەوانە هەموو واقعەتێکن کە ئێمە دەبێ بە چاوێکی زۆر ڕێزەوە چاو لەو بەشە بکەین کە بەشێکی زێڕینە کە میلەتی کورد بەڕاستی بەڵێ هاوڕێ مارکۆس بەداخەوە کاتەکەمان تەواو بوو بڵام لەسەر ئەم بابەتە بابەتی داهاتوومان لەسەر ڕۆڵی ژن لە نێو ئەحزابی سیاسی کوردیدا لە هەر چوار پارچەی کوردستان بابەتی داهاتوومان لەسەرەوە تەرخانەکەین و ئێوە دەتوانن چڕ و پڕتر لەسەر ئەو بابەتە هەڵوێستی خۆتان بڵێن و بیرروبۆچوونی خۆتان دەربڕنم زۆر پێ خۆشحاڵدەم و زۆر پێی سەربەرزم بەڵام لە ڕاستیدا ئێستا کاتەکەمان تەواو بووە من تەنیا کات بۆ هاوڕێیەکی دیکە دائەنێم و ئاخر وتەی خۆتان لە چەند چرکەیە
ئاخرین وتەی من لە پێشدا سپاس دەکەم کە ئەو کاتە دا بە من بتوانم نەزەری خۆم دەربڕم. ئاخرین وتەی من ئەوەیە کە ئێمە دەبێ زیاتر گەشتبین بین لەبەر ئەوەی کە ئێستا میلەتی کورد لە هەموو دنیا سابیتی کرد کە زیاتر پشتیوانی لە ئەفرین دەکەن، هەتا بیانەوێ پشتیوانی لە قسەی دوودانە مەلایان لە 4-5 دانە کەسایەتی کە بەڕاستی هویەتی خۆیان فرۆشتو. زۆر سپاس بۆ ئێوە و زۆر سپاس بۆ بەشداربوونتان و کاتێکی خۆش. یەک هاوڕێ دیکە وەرەگرین. دکتۆر پشتیوان نازانم بەڕێستان ماون لێرە یان نا، پێم خۆشە بەشدار بن ئەگەر لێرە ماون تکایە کۆمنتێکم بۆ دانێن. ئەگەر دکتۆر پشتیوان نەبوو هاوڕێکی دیکە وەرەگرین کێ ئامادەیە من دەتوانم وەری بگرم، تەنیا یەک هاوڕێ دیکە، یەک هەواڵی دیکە. هەواڵانی هێژاتکاتان لێ ئەەکەم زۆرترین کۆمنت دانێن، زۆرترین لایک بکەن بۆ ئەوەی ڤیدیۆکە ڕپۆرت ڤیدیۆکە ڕپۆرت دەکرێت ئەو نەبێت، یعنی دا نەخرێت، بلۆک نەکرێت لەلایەن فەیسبووکەوە. چون دەزانم ئاگەم لێ بوو لە کاتی قسەکردنی هەواڵکاوە ڕپۆرت دەکرا. دکتۆر پشتیوان ئێوە لێرە نەماون؟ هەواڵی دیکە هەیە بەشداری پایی من یەک هەواڵی دیکە وەرەگرم. دکتۆر پشتیوان نەماوە، نازانم جواب ناداتەوە، وەڵام ناداتەوە. باشە هاوڕێیان، کەس نییە بەشداری بکات؟ ئۆکەی هاوڕێیان، سپاس بۆ بەشداربوونتان، سپاس بۆەوەی کە کاتتان دانا، خۆشحاڵ بووم بە بەشداریتان، بۆی کە کاتیشتان دانا، سەیرتان کرد، گوێتان گرت. بەرنامەی داهاتوو یعنی لایڤی داهاتوو بەم نزیکانە وەکو باسم کرد لەسەر ڕۆڵی ژنان لە نێو حرەکەتە سیاسیەکانی کوردستاندا ئەبێت. بەم نزیکانە من ڕایەگەێنم، 1-2 ڕۆژ پێشەوە ڕایەگەێنم. من پێم خۆشە بەتایبەت هەواڵانی ژن، هاوڕێیانی ژن لە هەموو حرەکەتەکان لە هەموو حزبەکاندا بەشداری بکەن، پێم خۆش دەبێت. و وەکو گوتم 1-2 ڕۆژیش پێشتر ئامادەکاری بۆ کەم و ڕای دەگەیانم. هیوای باشترین و خۆشترینتان بۆ دەخوازم و هیوادارم بە زووترین کات مژدەی سەرکەوتنمان لە ئەفرینەوە پێ بگات. هیوای سەرکەوتن بۆ هەموو شەڕوانە کچ و کوڕەکانمانە خوازین لە ئەفرینی وڵاتەوە. شەو باش.